ئەڤین ژنوژیان پێشکەش دەکرێت. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بەکەلتوری جل و بەردم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منی سەربەست و ئازاد بژیم بەندکرا ماڵیان ڕووخانم بەڵام من هەر نەبەزیم کوردم 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 خەڵکێ کوردستانم زمانی من کوردیە خودان وڵات تەکدێرینم گولچوورێ من زیندیە کوردم خەڵکێ کوردستانم زمانی من کوردیە خودان وڵات تەکدێرینم گولچوورێ من زیندیە کوردم 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 شاهد ڕۆژگار و مێژوو چەند ساڵە تێنەکۆشی دوژمن و نایەرمان زۆرن بەخوازن من دەست بژین شاهد ڕۆژگار و مێژوو چەند ساڵە تێنەکۆشین دوژمن و نایەرمان زۆرن بەخوازن من دەست بژین چەند ساڵە دوژمنی زۆر دەرخاکی من بەش بەش دەکات فادەبینێ میلەتی کورداڵای وڵاتم دەکات کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بەکەلتور و جل و بەرگم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژین بەنکرایان ڕووخانم بەڵام من هەر نەبەزیم کوردم 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 دەست پێکردن بۆ پارجارات وێکردن چار جارانی وێکردن چار وڵاتی من داگیرکردن هەر چار عالی بوونەیار چار عالی بوونەیار دەست پێکردن بۆ پارجارات وێکردن چار جارانی وێکردن چار وڵاتی من داگیرکردن هەر چار عالی بوونەیار لإينامي حتى سواس لشنقالي حتى عباس سرخبون وغلا وخبط أو جبن رابون في ناس كردم خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدري من كل شوني من زندية كردم خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدري من كل شوني من زندية كردم 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 هەر بژین گەلێک سپاس بەخێر بێن مامۆستا ئامەدگیان کەرەم کە تا لای من وەرە بینەرانی بەڕێز لە شاشەی فەرمونون لەولایە چالاکێکی کەمان هەیە سڵاوتان لەبێ ئەوانەی کە ئێستا لە بەردەم شاشەی کورد ماکسەمان بینن ئەڤین ژنوژیانێکی نوێمان ئامادەیە میوانی زۆر تایبەتم هەیە ئەم چالاکیانە بەردەوامی هەیە مامۆستا گیان
سڵاوت لێبێ و پاش کەمێکی کە بە درێژی قساکەین بەس مامۆستا ئامەدی ئازیزی خۆشەویست لە کەرکووکی خۆشەویستەوە هاتۆ زۆر بەخێر بێ وازام زۆربەی بینەران ئەدناسن شانازیت پێواکەین شانازیت پێوکەین بە خۆت و ئەو منداڵانە بە قوتابخانەکەت بەدایک و باوکیشیانەوە سپاسانەکەین سپاس بە بەنامەکەتان کە بانگەشتمانیان کرد پەیامی پاڵپشتی و خۆشەویستیمان بۆ ڕۆژاوا بگەێنین پەیامی ئەوە بگەێنین کە ئێمە هەردەم بۆ ئەوە بانگەوازەکەین کە کوردستانمان یەک پارچەیە و نابێ بە چوار هەموو پەیامەکانمان گۆرانیەکانمان چی لە باسی ڕۆژاوا بێ چی باسی ڕۆژهەڵات بێ چی باکوور بێت چوو باشوور بێ بۆ کوردستانێکی یەکە زۆر سپاس دەکەم مامۆستا دوایەتر خزمەتی جەنابت و هەموو منداڵەکانی کەشەکەم بینەرانی خۆشەویست ئەمڕۆ زۆر دڵم خۆشە لەبەرەوەی جیاوازتر لە بەرنامەکانی پێشوو ڕاستە خەمگینین خەمبارین دڵپڕئێشین ئازارێکی کوور لە ناخی هەمومانە هەیە بەڵام ئەمڕۆ شین و شایی پێکەوە تێکەڵمان کردووە ئەمڕۆ منداڵانی نیشتیمان قسە دەکەن بە چالاکیەکانیان موزیک و گۆرانی کاریگەریەکی گەورەیان هەیە شیعر و هەڵبەست و وتار گڕوتینێکی ترمان پێدەبەخشێ جگە لەمانە ئەمڕۆ شانازیەکی گەورە دەکەم میوانێکی تایبەتم هەیە بێگومان دوو میوانی تایبەت بەس یەکێک لەو میوانانەی کە ئەس حەیرانە دینداریاویمە حەیرانە کوردایەتیاویمە حەیرانە سیاسەتاویمە کودکە ئەو تاقەیەک و یا مامۆستا زۆر بەڕێز کاک شێخ مرشید خەزنەوی هەیەجانم نازانم چۆن بە خێراتنە جەنابیتە بکەم گەلێک بە خێراتی مامۆستا گەلێک سپاس تەمەند درێژ بێ هێویدارم شخوای مەزن و کوردستانی مەهەرتم دەنگێ وێ بلند بێ ئاراستی بێ ڕاستی کێف خۆش بووم vê ve xwendina gote emro ez vexwendim li gel nifşê nû ê Kurdistanê got hêviyekî gelekî ciwan didine me ewa bersivekî gelekî mezin e bo dijminî milletî Kurd çiqa hewildanî gotê nekirin got ev millet bê qirkirin ewa minalî Kurdistan e ewa gêzarokên Kurdistanên ewa bi wî dengê hayî ciwan bersiv didin Kurd her zindî ye her zîndû şemenînەوە gelek spas mamostay beres میوانێکی تری تایبەت کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ مژدەی خۆشی پێەیە ئەویش گەیشتنی ئەو یارمەتی و هاوکاریانەیە کە لە باشووری کوردستان کۆکرابوونەوە بۆ ڕۆژ ئاوای ئازیز ئاوەکەیان ڕشت و بەڕێزانی کەش پێیان لەناو ئاوەکە کرد بۆ کۆکردنەوەی هاوکاری یارمەتی کە ئەرکی ئەوانە کە ئەوان دەزانن چەند ساڵە خزمەتەکەن لەم بوارەیە و پێشتریش هەماهەنگی زۆرمان هەبووە ئەویش زۆر بەڕێز مامۆستا کارزان نووری بەڕێزیان ئەندامی دەستەی کارگێڕی دەستگای خێرخوازی بارزانین گەلێک بەخێر بێ مامۆستا خۆشحاڵم ئەمڕۆ لێرێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو بەرنامە جوانە و بانگەشتکردنی بەر لە هەموو شت شەرەفێکی گەورەی لە تەنیشت مامۆساوە دواتریش ئەو منداڵە چاوگەشانە و مامۆسایانی خۆشەویست مە زۆر خۆشحاڵین ئینشاڵڵا دواتر بە تەفاسیل باس لە کار و چالشەکانی دەستگاکانی بینەرانی خۆشەویست دەمەوێ بە خێراتنێکی گەرمی هەموو ئەم قوتابی و فێرخوازە ئازیزانە بکەم کە لە کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمرەوە هاتوون چەپڵەیەک بۆ هاتنی ئێوەش زۆر بەخێر بێ دەزانم ماشەڵڵیان لێبێ یەک لە یەک زرت و زیرەکترن ئەمڕۆ چالاکی و قسەی تایبەتی خۆیان دەبێت دەست و چاوتان خۆش بێ و پاشکەمێکی کە مامۆستا تۆ و هەموو بەڕێزانی تریش بەخێر بێن دێمەلاتان بەس بە ڤیددیۆیەکمان ئامادە کردووە ڤیددیۆکە بێگومان پارچە و دیمەنی وەرگیراوە لە میدیا و لە سۆشیال میدیا لەبەرەوەی کورتماکس کەناڵێکی هەواڵی نییە بەڵام ڤیددیۆیەک هەیە بە هەمومان سێری ئەم یەکبوون و گردبوونەوەیە بکەین دواتریش پرسیارەکەم ئاراستی زۆر بەڕێز جەنابی کاک شێخەکەم کە سەرەتای ئەو ئازارە ئەو خەمباریە کە هەبوو گۆڕا بۆ ئەم یەکگرتنە چیمان پێ ئەڵێ و چۆن لێکیەداتەوە فەرموو بە ئەم ڤیددیۆیە ببینین. كبير بالفاجية أمان وسلم بجناح من دبره وكبر على بهاره
أقرمش إيش وألم لسر مدى دباري أم تسليم نابن تسليمون نكاريمي بخدان كاريمي كتون دندد بأز رئيسم چلو بو رئيس چه انتخاب زير چه بون كيجر انتخاب كرن لياد ناچي أي كردستان هميشة تولد المانا هميشة تولد كرماندكن كورتان بسر وين الدنيس لنادري نشتمان دكان ماو كسي ولا تينا بي أبيك وينيك وينا بي كسي ولا تينا بي نجد كريم البرلق النرند بوزان الندواني واقي كدنبي هەر بژین سوپاس بۆ هەموو کوردستانیان خەڵکێک بۆی نووسیبووم بۆ سوپاسیانەکەی خۆ بۆ تۆی ناکەم سوپاسی هەڵوێستیانەکەم سوپاس هەمیشە هەر خۆشە مامۆستای بەڕێز ئەف گڕوتین چ شتێک لە هاوکێشەیە ڕۆژئاوا گۆڕی gelek spas ev dîmenê got te êsta şanî me kirin ewa tiştekî gelekî biçûk bû gelekî hindik bû ji wan tiştên got Kurdistaniya li seraserî welatê me pîroz destnîşan kirin milletî me li diaspora Kurdê me destnîşan kirin rastî berî got ez behsa Rojavayê Kurdistanê bikim ez behsa xwe bikim nazanim çawa bêjim lê min wek mirovekî oldar ئیماندارم گۆ حەمنە تەو بە ئەمرێ خودی تەعالا تێنە درستکردن لکن من شەهنازم شکرداری خوای گەورەمە گۆ من کوردم من کوڕی ئەو ملەتەمە گۆ ئەو ڕەنگی قەهرەمان جوان دەستشان دکن جهێ سەربلنداییە جهێ شەرەفەیە دهمبەری ئەو قەهرەمانیەدا زارۆکن مە مناڵێ مە بووی ڕەنگی جوان دەستنیشان دکن ڕاستی جهێ فەخرەیە گۆداییکا من کوردە من کورد و کوردستانم ئەو هەستێک و ئەمر و ملەتێ مە دەستنیشان کرد برەنگێکی زۆر جوان باندۆرێکی ڕۆژئاوای کوردستان کرد جارێکە دیلمە کووردا قێرین و فەرمانە لێ جارێکە دیش دنیایە تەویرە تێ دیارکردن وش کوردارە کەسی کورد نینە ئیلەش کورد پێوە و ئەو دیمەنێ گۆ هاتنە دەستنیشانکردن لە ساراسەری کوردستانە پیرۆز گۆخوای گەورە قورئانە خۆی پیرۆز دە ئەو وڵاتە پیرۆز کردە مەدید گۆ چاوە زارۆکên کووردا ژنên کووردا گەنجên کووردا مناڵên کووردا برەنگێکی gelekî جوان بەرسڤدان و پشتەوانیە gelê xwedkirin و هەم وەک پێشەوا قادی موحەممەد گۆ جihî wîne her meqamê bilind e ew resme ciwaneyî گۆ matematika dunyayê tev guhertiye demê goma pêşewa qadî Muhammed ji me re daye diyarkirin got dido û dido dikê yek û nabe biçar û Kurdistan her yek welata û mumkin nabe biçar. Her bijî bandora got van minalên Kurd destnîşan kirine bersivekî gelekî mezin e bo dijminê milletî Kurd. Ewa serê 100 sala dijminê gelî Kurd hewl daye diriya kuştinê de, diriya girtinê de, diriya i'damê de, diriya qedexekirina ziman de, diriya hewldanên got kultura me, zimanê me, stranên me, awazên me hemikî winda bikin, sînor nabeyna Kurda de durist bikin, zan kirin got wê bihêlin got ev ciwanên hane, ev zarokên hane, ev minalên hane wê ji bîr bikin tiştek heye got navê wê Kurdistana. Lê spas bo Xwedê Teala berî got ez spasiya van minala bikim, ez spasiya dayîka Kurd bikim, got bi şîrê xwe ve demê got em minal bûm me pîsîrên dayîka xwe digirtin bi şîrê wê re tiştek didane me navê wê na Kurdistana و Kurdistan azad û yek welata dizikê me de. Her bijî mamosta ez ê ev wêneyê bêjim kê çêkiriye. Zarokê çêkiriye ku xawenî wêneke ba her bêt yekser babê xawenî ew wêneyî durustî kirduwa kiçe Kurdêke bi xwe nexweşiya wî
کانسێرێ هەیە ئەڤە بە زەحمەتیان خۆی هەر بژیت گوڵە باخ تو بەخێر هاتی مامۆستا هات بۆ لات مامۆستا قالك سباس بوتا تمندريش بي يا ربي دستت مشكل اوي مامۆستا بقربانم أوا مساجكي قالكي مظنة بيشوا قاضي محمد ناف مدى باركر بلاشي خوش ناف ما وندا كرن لريبازا وينا هر ناف كردادا بردوامة لباشوري كردستان لروجهلاتي كردستان لباكوري كردستان لروج آفاي كردستان شقا ايشو ألم وآزاري مهنا وك أفكة جوانا قو أو إيشا خواي قورة أو بلاء ومصيبة جداية دا إن شاء الله ربي عالم شفا خير بوي بشيني إن شاء الله تبلو أو آزارجي هر بيامي بيشوا قاضي محمد هلد دي هر كردستان زنديد مني قرباني بم إيه أو مامۆستا دوعای بۆ کردی ئینشاء الله خوا شیفا بۆ تۆ بۆ نەخۆشەکانی شەنێرێ ناوت چییە؟ سانە پێم بڵێ بۆچی ئاڵای کوردستانە دروست کرد لێ شنووسیۆ دوو کۆ دوو یەکسانە بە یەک ڕاستە دوو کۆ دوو یەکسانە بە یەک؟ مامۆستا ماتماتیکا کووردا هاتیە گۆهارتن د دنیای تەویدا دو زائدی دو ددکێ چار لێ مەزاگۆنێ ماتماتیکێ مەگۆهارتیە ji ber got Kurd net milletekî normal e milletê Kurd te ew dayîka me jî guhdar kir got îşê me berxwedana madam îşê me berxwedana wê zagonê matematikê bo zarokê Kurda wê ê guhartin di do dikê yek جارێک هاتن بە دەنگی بڵێن دوو کۆ دوو ئێم کینە لەبەرەوەی ئێوە ئەڵێن کینە ئەمنە ڕاوەستان اینجا جوابی منیان نایەوە پێم بڵێ ئێستا ئازارت هەیە؟ باشتری شکور؟ الحەمدولله تۆ پێشترت زانی نەخۆشی چکە من ڕوخسەتم لە دایە وەرگرت یەکەم جاروتم بابی شارینەوە ڤە شێرین نەخۆشیاوی وتی نا بە خۆت زانێ مەلەوی ڤەنە شارتیە زەحمەتیەکی دیتی لە جێی دنجی مە باس کردە ئێستا باشی شکور لەخوا بەزیابێ باشە ئەتەوێت چی بڵێ بە بینەران کە ئێستا سێرمانەکەن بە منداڵانی کوردستان چی بڵێ؟ هاتوومە هینکەم دەی بڵێ دوو کۆ دوو یەکسانە بە یەک هەر بژیت گەلێک سانەم نا؟ سانەم نا؟ سانە فەرهاد سانە سانە ئێش ئازار دژیانێ دە gelekî heye me milletê Kurd jî seraserî dîrokê me gelek êş û azar jî girtine tiştê goştere lazim e piştî rehmeta xwayî gewre tê bahwer bê got tê baş bê ya got hiştiye em milletê Kurd tevlû vaqan êş û elema em berdewam bin em berxwedaniya xwe tekoşîna xwe ji bo xatirê nasnameya xwe berdewam bikin hêviya me got em soba tiştekî ciwan bo welatê xwe dikin tê jî di wê behweriyê de be got tê baş bê tê ji bo xaka Kurdistana bîroz tê tişkî gelekî ciwan bikî ئینشاءالله gelek behweriyê de be سەر هەردوو چاوە کەرەمکە گەلێک سوپاس کەرەمکە مامۆستاجان گەلێک سوپاس مامۆستا لەسەر ئێش و ئازار فەرموو مامۆستا کارزانی بەڕێز ئاخافتنێکە من هەبوو من جارێکی گوت بافکی من 2011 عمری خودێ کرد لەگەڵ مردی حازریە گەلێک ئێشی ویە یعنی پارچەیەک ژ ژیانەتە دچێ ئەس گەلێکی نێزیکی ویژی بووم بەس من جارێکی گوت ڕۆیشتنا بافکی من ئەو ئازار لەمە کرد بووە خێر ji بۆ ماڵباتا من چاوە ji ber ku me baweş bi hevdû rakir bi quwetir bûyîn me fam kir eger yek ji jiyana te biçê çi qas êşawî heye yek û dû biparêzîn zêdetir çavî me li hev be ev êş û azarî niha roşava dikişêne ştêkî cuda xêrekî cuda bo Kurdistan bo Kurdanî hemû dunya çêkir hemû zor daha nêzîkî hev bûn bi taybet gileyiyek û gazinde لەسەر گەنج و چەحێلی مە و زارۆکی مە هەبوو دەگوتن ئەوانە جیلی ئایپادن ئۆهۆ پشتی 20 ساڵ هەرناز ناکەن کوردستان چییە حەز ناکەن ئەوە چاوە بەرسە بێگومان وارێ ئۆلیدە مەسەلا قەدەری خوای گەورە هەر خێرن چقا ئازار و چقا کول و دەرد و موسیبەت جی وەرنە سەرێمە هەر ڕەنگەکی وێ خێرێ هەیە
جبرجو أزنا مطلعي علمي غيبم أز نكارم وينا بدما ديار كرن لكن هرب خداني ويبه هوريه ما جو حمق قدري خدي تعالى خيرن من الجهة كديجي قوت راستي أزي بحثا خوبكم بري قواز بحثا تكسدي بكم مجو قال مي باشوري كردستاني از قرضداري و داخوازا ليبورينا كجوا دكر مش برجو من هزرك دكر نيجي يك جوان كسابو من أوزان دكر مدقو باشوري كردستاني برجو الحمد لله شكرش خديرة رنجك رنج سياسي هيا قانوني هيا كيانك ما إقليمك ما بوضعك وي قانوني هيا الحمد لله يا ربي بيستارة كرن وهر زيادة تربي وهر وضعي وي وروشاوي باش تربي بيجي إن شاء الله ليه مدقو احتمال جار هيا جبرجو وضعي وانا قانوني درسته نوك هرسي بارشي دينا مزن ذكر مدقو هستين نتوي هستين نشتماني توزكي داكتيا ما جارة ما تعف زاروك وجينجو خلقي ماي كردستاني ذكر دنيا مجول بونو جيلي ايباد وجيلي تكنولوجيانو بونو مزن ذكر مدقو والله جامرة توزكي ندوي ايشيدنا دبيقو هستي واي ولات باريزي كيم ببي لي راستي بو بيجم من غلط بوم من شاش بوم وقالي باشوري كردستان حقيقو حلال كان قردنا ميجي آزاد بكن من زور غلط بوم او نقطة دا او ديار بو كاتي قوم فرمانك تسري قليوة لكوجان بارشي كردستان بي او هستي نتوي برزد بي لفيديو دا دالي قرطان بس الفنزشي واليك يعني او تشتكي زور جوان بو وراستي لسراسري باجاروك وباجارن كرباشوري كردستاني لكالار وقرميان وسليماني وحلبجة وهولير ودهوك وزاخو كرداني يعني أوروبا وكرداني أوروبا يعني كاركي قالكي مظن جدقا جو او فرمان هات اعلان كرن جو قركرن سرسري قالي كرتي كرن روج آواي كردستان قالي ما ببشوكي خوفا بمظني خوفا بجني خوفا بختياري خوفا لسر شقام بون لميدانا بون لجعدابون لازم بردوان بي لازم بردوان بي حتى بيقو مان لازم بردوان بي لقصد مقصدي من انه ملتي ما بهرشي وجي بجدار بو بجدوانيا خدا دست نشان كرن واز ناخوازم اخفتنج خيرخوازيه برزاني جي بقري مش برقو من شاهد بوم دي چند كامبانيا دجي بچرنگي خلق ما بجدار بون من بخوا ده هن كامبانيا ده حاضر بوم مديد گوچاوا زاروك كات خرجيا خوي 2 ساله حاضر كربو دبي قلت خيالي ويدا تلفونك بكري دبي قلت خيالي ويدا جلو بركك بوخا بقري لروجا جو زحمتي هاتا سري ويقلي او خرجيا خو اني بو زاروك روج آواي كردستاني مهن مال باطن ديتن من هن دايك وباف ديتن جو ما مستنأم هاتنا منالا ام انينا قوتيا رابن هلو امجي بجداري او نقطة بن منهن ختياري خم ديتن قالبون خداني يعتمنكي مظن بون خواي قوروان ستاربكي معاشي خو كامل اني بو دبيقو او معاشا بو درماني ويناجي زور احتياجي وينا هبي هاتو او درمانا بيشكيشي روج آواي كردستان كر راستي تشتكي قلكي مظن بو من بويكي قرصداري وبو من يعني حق قردني من آزاد هزار جار آزاد ما مصطا قلك سپاس بو رازگویاتا تو وكي قدويكي ما براسي ما مصطا كارزان من سپاسی سرجم او میدیانا او جێگە و شوێن و ڕێگاناکەم کە هەر هەمویان هەستان بە دروستکردنی کەمپین ماڵیان ئاوا بێ ئەی ئافرم هەموو ئیشیان کرد بەشێکی باشیان هەر لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی من بەبیرم نیە لە هەموو یعنی ئەمە نەبێتە موجامەلە بەس دەستگای خێرخوازی بارزانی و کۆمەڵێک ڕێکخراوی تر هەن بە تایبەت دەستگای خێرخوازی لە سەرەتای هەموو ڕووداوەکە درک بە و مەترسیاناکەن و یەکسەر کەمپین ڕاگەێنن دەستان پێ کرد ئاوەکەتان ڕشت ماڵتان ئاوا بێ چەند ڕۆژی ڕابردوو زۆر لە ئێش و ئازارا بووین ئەوانە گەیشتە جێی خۆی چۆن بەڕێواچێت تۆ زێباسی ئەوەمان بۆ بکەیت دەستەکانتان خۆشڵاو و دووبارە لە بینەران تەوان دەستگای خێرخوازی بارزانی بەر لە هەموو شت دەستگایەکی نیشتیمانی مرۆییە بەو مانایە بەبێت تێڕوانین لە ڕەنگەکان لە جیاوازیەکان لە دەنگە جیاوازەکانی نێو کۆمەلگە و لە ڕەنگە جیاوازەکانی نێو کۆمەلگە هەوڵی داوە دەستگایەک بێت کە موڵکی هەمووان بێ سپاس بۆ خوا سپاس بۆ متمانەی خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو هێز و توانایی لە گەنج لە پیر لە منداڵانی خۆشەویستی هەرێمی کوردستانمان بینی بووە سەرچاوەی ئیلهام لە بۆ کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانیش ئەمە زۆر کات لە ناو کارەکاندا بە تایبەت کە لە ڕیزی پێشەوەی
بەدەنگەوە هاتنی قەیرانەکان دەبین هەر شەڕ و کوشتاریەک ڕوو دەدا ڕاستە خۆ بگە ڕیزەکانی پێشەوە و هاوکاری بکە زۆر کات شەوەکان بێدار دەبین ڕۆژەکان ناتوانین کاتەکانمان لەگەڵ خێزانەکانمان لەگەڵ منداڵەکانمان بەسەر ببین مرۆڤ بە طبیعەت جۆرێک لە هەست بە ماندیبوون دەکا بەڵام کاتێک کە منداڵانی خۆشەویست بەو شێوازە دەبینین کاتێک کە گەنج و لا و پیر و تەواوی چینەکانی کۆمەلگا بەو ڕوحیەتە گەورەی مرۆڤایەتی دەبینن و هەمویان بە یەک دەنگ بە یەک ڕنگ هاوار دەکەن لە پێناو نیشتیمانەکەیان هەمویان هەوڵ دەدەن ئەوەی لە لای خۆیدا کۆمەک کۆ بکاتەوە و بیداتە دەستێکی ئەمین بیگەینە بەدەستی بە خەڵکی بەشمەینەتی ئاوارەبووی ئەو ناوچانەی ڕۆژاوای هەرێمی کوردستان ئەوە ئیلهامە بۆ ئێمە پێمان دەڵێ بەڵێ خەڵکانێک لەگەڵ ئێوە هەن لە پشتی ئێوە هەن دڵنیابن پشتان بەرنادن بۆیە دەستگای خێرخوازی بارزانی یەکجار پشت گەرمە بە خەڵکی هەرێمی کوردستان بە مرۆڤدۆستانی هەرێمی کوردستان هەژماری بانکیەکانی کە بەڕێزان ئەتوانن هەتا ئێستا با جەنابەت هەر لە قسەکانت تێکەڵکێشی کە مامۆستا ئەتوانن بەڕێگەی ئەو هەژمارانە بەردەوام بن پاڵپشتی بنێرن بە پارە بۆ ئەگەر هاتوو کۆمەکی تریان هەبوو جگە لە پارە چۆن بینێرن حەزەکەم ئەوە لە سەرەتاوە باسکەین بۆ ئەوەی ئێستا خەڵک ئاگادار بن لە بیریش نەکەین بەڕاستی سەرمایه‌دارانی هەرێمی کوردستان کە ئێمە دەڵێن سەرمایه‌داری نیشتیمانی لەو چەند ڕۆژەی ڕابردوودا بەڕاستی سەلماندیان ئەوان سەرمایه‌داری نیشتیمانینە لە کاتێکدا کۆمەلگەی نێودەوڵەتی دەتوانم بڵم 95 کۆمەلگەی نێودەوڵەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاژانسەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان بە تەواوی پشتیان لە قەزیەی کوردی کرد بەداخەوە چەند ڕێکخراوێک نەبێ کە بە پەنجەی دەست دەژمێردێن لێرەوە پێم خۆشە سوپاسی ڕێکخراوی LDS ئەمریکی پیسڤیلجی ئەڵمانی و چەند ڕێکخراوێکی دیکە بکەم کە بەهانای دەستگای خێرخوازی بارزانی و خەڵکی ڕۆژاوای کوردستانەوە هاتن تەواوی هاوکاریەکانی دیکە لە سەرمایەی سەرمایەدارانی نیشتیمانی هەرێمی کوردستان خەڵکی خواپێداوی هەرێمی کوردستان پیر و گەنج و لا و خۆبەخش و فەرمانبەر و کاسب و حتا منداڵان کە لە مامۆستا باسی کرد لە دەخیلەکانی خۆیان تەواوی وایان کرد ئێمە بەدەستێکی پڕەوە بچینە ڕۆژاوای کوردستان بەس دۆخەکە ئێشتا هەر ناجێگیرە زیاتری پێویستە ئەمەی نێردراوە بەش ناکە ئەگەر خوانەکە ئەمە درێژ بێتەوانێ و بچینە ئاستێکی کە پێویستمان زیاتر بە پشتگیری زیاترە بەداخەوە ڕۆژاوای کوردستان مامۆستا لە من باشتر دەزانی لەو چەند ساڵی ڕابردوو بە کۆمەڵێک محنەتی یەکجار گەورە تێپەڕیە بە کۆمەڵێک شەڕ و جەنگ و ماڵوێرانی زۆر تێپەڕیە برینەکان برینی زۆر قوڵن سەدانەوەتی کۆمەلگە لە ژێر هێڵی هەژاریدایە ینی بەڕاستی برادرانی ئێمە لەوێن دەرباسییان دەکردیان گوت زیاتر لە 95 ئەو کۆمەلگەیە ناتوانانی شیرێک بۆ منداڵەکەی بکڕێت ئەخر ئەوە کارەساتە ئێمە لێرەدا تەنها باسی خەڵکی ئاوارەبوویش ئەو شوێنانە ناکەین کە ژمارەی ئاوارەبووان لە نۆی مانگەوە تا ئێستا 173,000 کەسی تێپەڕاندیە بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە بەڵام باس لە خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان دەکەین کە بەداخەوە بە کۆمەڵێک محنەت و زەحمەتی یەکجار زۆر تێپەڕینە هەر کەسێک لە ڕۆژاوای کوردستان شایەنی ئەوەیە هاوکاری بکرێت شایەنی ئەوەیە دەستی بگیرێ بۆیە ئەو هەڵمەتە نابێ لێرە بوەستێ بەڵکو دەبێ بەردەوام بێ بەڵکو دەبێ ئێمە لەگەڵ خۆشەویستانمان خوشک و برایانمان لە ڕۆژاوای کوردستان بەردەوام بین و دڵنیاشیان دەکەینەوە دەستگای خێرخوازی بارزانی تا ئەو ساتەی ئەوان پێویستیان بە ئێمە بێ ئێمە لە نێو ڕۆژاوای کوردستان دەبێنینەوە هەڵبەت تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی نەک تەنها لە دوای با بڵێن ڕەوانەکردنی کاروانی یەکەم بەڵکو ڕاستەخۆ لە نۆی مانگەوە لە دوای هێرشەکانی سەر شێخ مەقسوود و ئەشرەفیە گەڕەکە خۆراگرەکانی حەلەبەوە تیمەکانی ئێمە لە پێشوازی ئاوارەکان بوون کە ئاوارەی عەفرین بوون لەوێوە خواردنی گەرم و پێداویستەکانیان بۆ دابەش دەکردن بەڵام لە 21 مانگ گەورەترین هاوکاری مرۆیی لە 24 کاتژمێر کۆکرابەوە بەڕاستی کە بریتی بوو لە 67 بار هەڵگر 710 تەن لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ گەێنرایە ڕۆژاوای کوردستان مامۆستاگیان دێمە وڵات بێگومان قسەی زۆرمانە بێت لە بەشەکانی تر بەردەوامە بین بەڵام گوڵێکی جوان ئەبینم وەک ئاڵای کوردستان نەخشێنراوە کوا ئەم گوڵ خاتونە فەرمو وەرە سەر ستەیج گوڵە باخ چەپڵەیەک چەپڵە بۆ ئەم کتە جوانە ئاڵای کوردستانی لە ئامێز گرتووە ئەی ماڵی تە ئاوا بێ گەلێک سپاس فەرمو چۆنی گوڵە باخ بە خێر بێ باشی ناو چییە؟ مەڕوە خان کە بۆنی گوڵەکە و خۆشە نازڵام هی ئەوەی ئاڵای کوردستانە ئەوەندە بۆنی خۆشە چییە؟ بۆچی ئەم گوڵەتان بۆ ئێمە هێناوە کە خۆتان ئەمەندە گوڵی جوانن؟
سەرەتا ئەومان پێشکەشینگۆ کرد گەلێک سپاس کە بۆ خۆت گڵی ئەوی زۆر سپاس دەکەم گوڵە باخ چیت هەیە بۆ هاوتەمەنەکانی خۆت لە ڕۆژئاوای کوردستان ئەوانەی کە هاوتەمەنی منن هیوادارم وەکو من پشگیری منداڵانی ڕۆژئاوا بکەن ئەوانەی کە لێرن پشگیریان بکەن تۆ چه دیمەنێکە بینی کە خەمت خوارد بۆ ئەوەی کە ئەو منداڵانە لە ڕۆژئاوای کوردستان پێویستیان بە هاوکاری ئێمەیە ئەو منداڵانەی کە نەیان دەتوانی شیرێک بخۆن منداڵە ساواکان هیوادارم هەموو خەڵکێک پشتیوانی پشگیری منداڵانی ڕۆژئاوا بکە گەلێک سوپاس با بچینە لای مامۆستا محەممەد مامۆستا بەڵێ بەخێر بێن بەخێر بێن سەر چاوەکو کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر سوپاسی ئەم هەموو پەروەردەکردنە جواناکەم هی دایک و باوکشیان و هی کۆمەلگاکەش ئەمڕۆ چ مەسجێکیان پێیە بۆ ڕۆژاوە سەرەتا سپاس بۆ ئێوە دەبێت سپاس بۆ کاکە شێخ مشید خەزنەوی و مامۆستا کارزان بکەم ئێمە پێویستمان بەدەیان شێخ و مرشید و مەلای ئەوە هەیە لە ڕێی من بەرەکاریانەوە حەق بێژن ڕاستی بێژن ئەوەی کە دەیبینن ئەوە بڵێن داکۆچی لە مافی نەتەوەی کورد بکەن ڕاستە پێویستمان بە دەستگای خێرخوازی بارزانیە بۆی کەوا لە شەوە سارد و سەخت و نەهامەتەکاندا بە پشتگیری براکانیانەوە بچن پێویستمان بەدەیان دەستگای ئەوە هەیە بۆیە دەستخۆشیانێک کرد شیانی ئەوەن کە چەپڵیان بۆ لێ بدرێت و بە ڕێزانە ئێمە لە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر کۆمەڵگەیەکە تەمەری تەنها ساڵێک و چەند مانجێکە کراوەتەوە لەو کۆمەڵگەیە خوێندن بە زمانی ئینگلیزیە قوتابیانمان لەوێ لە باخچەی ساوایانەوە تاوەکو دواناوەندی کە پۆری 12ەیە دەخوێنن هەموو بەشەکانمان فراهم کردو بۆ قوتابیان کە تێدا باسمان کرد بە زمانی ئینگلیزیە لەوێ هەموو جۆری یاریگایەکمان هەیە لە ڕووی وەرزشیەوە تاقیگە خاوەن چەندین تاقیگەی گەورەی زانستین هەروەها مەسبەحمان هەیە مەلەوانگامان هەیە یاریگای گەورەمان هەیە بۆ تایکۆندۆ بۆیە لە ماوەی ئەو ساڵەدا قوتابیانمان لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی جیهانیش لە هەموو بوارەکانی دەتوانین بڵێن لە وەرزشی لە کەلتوری لە هونەری لە کۆمەڵێ بابەتی کەی بیرکاری لایپۆ هەروەها لە چەند یاریگی ئچکەی تایبەت کە بە زەهنی و فکریە ئاستی مەسجە گرنگەکەیان بۆ ڕۆژئاوا چیە ئەو تابلۆیانەی کە لێرەشدانراون دەست و چاویان خۆش بێ بەڕێزیان نەخشاندویانە قوتابیانە ئەمڕۆ دیارە وەکو هاوخەمیەک بۆ کوردانی ڕۆژاوا چوین کۆمەکمان برد بۆ دەستگای خێرخوازی بارزانی لەوێ پێشنگایەکمان کردەوە لەوێ دیارە هەر یەک لەواندا دیارە بە زەهن و عەقڵیەت و دەست و پەنجەی تابلۆی زۆر جوانە بەس مامۆستا قسەشێکی عەفوم کە ناوی جەنابتم بە هەڵەوە مامۆستا حەمزە سەرحان بەڕێوەری کارجێڕی هەر بژیت تابلۆیەکی زۆر جوانم لێ دیارە نازانم بۆ لەوێ داتان ناوە ئەوە هی کیە ئەوە هی قوتابخانەی خانزادە تێگەیشتم وامزانی ئەویان دانە ناوە دواتر لێیان وێ ئەو تابلوانی کە ئێستا ڕەنجی داوەتە لەبەر چاوی بینەران کە دەیبینن دیارە کاریگەری ئەو چەند ڕۆژەی ڕابردوو ئەو نەهامەتی بەسەر کوردانە هات هەمووی ڕەنگی داوەتەوە تەماشاکە هەر یەک لەوانە کە باز لە یەک پارچەی کوردستان دەکا کە ئاڵای کوردستانی نەخشاندووە شاخ و درەختی کوردستان و کەزی کچە کوردێک کاتێک کە بەدەستی ناحەزێک بەدەستی شۆڤینیەک بەدەستی عەرەبێکی دڕندا دەبردرێ ئەمان ڕەنجی داوەتە لە زیهنی ئەوان دەکرێت بە تابلۆ لێرە دەستخۆش دەگەڕێمەوە وڵاتان لە بەرەوەی پابندم بەوەی بچمە ناوبەڕ بابەتێکی زۆر گرنگ کە قسەمان لەسەر کرد لە بەرنامەی پێشووترا کەزی بوو کەزی بووە ئایکۆنێک هەر کەمپینێک ئایکۆنێکی دروستی هەبێ مەسجەکە زیاتر دەگات و دەڕوا کەزی خانمانی کوردستان ئەو کەزیەی کە بەدەستە چەپەڵەکەیان بڕدرا وای کرد کورد گەرم و گوڕتر بێ بۆیە ناوبڕێک وەرەگرین و دواتر یەک دنیا گفتوگۆی ترم هەیە لەگەڵ میوانەکانم و اینجا ئەم فێرخوازە ئازیزانەش گفتوگۆمان بۆکەن زۆر سپاس ئەڤین ژن و ژیان بەردەوام دەبێت ئەڤین ژن و ژیان بەردەوامە كده قربانو تو نهيني طولامه بدست خوين مجانو شربانو 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 شربانو
شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر ملانو شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر ملانو شروانو 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 گرکتین برخانو لومی بده سنگانو بلزو بسک حیرانو شروانو 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 گرکتین برخانو لومی بده سنگانو بلزو بسک حیرانو شروانو 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 دریا دوستی دزانو کس کسوران ازمانو یان چکادش منانو شروانو 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 دریا دوستی دزانو کس کسوران ازمانو یان چکادش منانو شروانو 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 هەر بژین گەلێک سپاس بالەم گوڵ خاتونەوە دەست پێ بکەم چۆنی باشم ناوی بەڕێزت ئەلی محەممەد لە تیمی چەپکە و گوڵاکەی مامۆستا ئامەدەم ئەی قوربانتان بێدادە ئەڤین حەیرانتان بم باشە بڕۆم هەدیەکەم بێنم هەدیەش بۆ هێناوەم ئەیە ڕۆچۆنە بێ هەدیە بێنی تۆ خۆت هەدیەی بڕۆ بیهێنە وەرەوانە چۆنی گوڵ خاتون باشم ناوی بەڕێزت مەیلی ئازاد مەیلی خان دڵت خۆشە لەگەڵ ئەم گروپە گۆرانی کورداناڵێ زۆر دڵخۆشم باشە پرسیارێکی زۆر قورسم هەیە ئەگەر تۆ زانیت وەڵامەکەی یەک چەپڵەی قایمە بۆ لێن 2 کۆ 2 یەکسانە بە چەند یەک گەلێک سپاس گوڵباخان ئەمە چییە لەسەر ڕوومەتە نەخشاندوتە ئاڵای کوردستانە ئاڵای کوردستان چەند ڕەنگە 4 ڕەنگ چی و چی؟ سوور سپی زەر سەوز مامۆستا باوەڕ دکی تەماشا ناکە ئەزوەری دەبێژێ قۆپیە ناکە هەر بژی ناو چی بوو؟ لیە حەمزە غەریب ئەیخوا بەخێربێن تۆزێکی کەیم لای ئێوەش قساکەم ئادەی وەرە بزانم چی دروست واو چ بکەم؟ ئۆی دەست و چاوت خۆش گوڵی ڕاستەقینەشی هێناوە ئەو نامەیە بکە بزان چی تێ جوانە بزانین چی تایە ئەم گوڵە پێشکەشە وەرە ڕوود لە کامێرەکە ئەم گوڵە پێشکەشە بە شازادەکەی کوردستان ئەوە کێیە؟ تۆی زۆر سپاس دەکەم بە قوربان مەمنونم زۆر سپاس دەستان خۆش منداڵانی خۆشەویستی قوتابخانە سەر بڵندەکەی خانزاد کێرەم کەن بڕۆن لە لای مامۆستا ئامەد دواتر قساکەینەوە لەگەڵ ئێوەش باشە گەلێک سپاس فەرمۆن بینەرانی خۆشەویست ئەڤین ژن و ژیان لەگەڵتان بەردەوامە دەمەوێت زۆر سپاسی زۆر بەڕێز جەنابی مامۆستا کامەران بکەم بەڕێوەبەری بەشی خوێندنی زمانی کوردی لە کەرکووکی ئازیز لێرەوە سڵاوی وەزارەتی پەروەردانێرم ئافەرم کە توانیتان سەرجەم چالاکیەکانی قوتابخانەکان ئەم ماوەیە زۆر سەرنج بدەنە بابەتی نیشتیمانی و نەتەوەیی سوپاسی هەموو لایەک دەکەم مامۆستای بەڕێز ئەم حەماسە بەڕاستی ئێنێرجێکی گەلێک مەزن بدامە ڕاستە نەخاسم سترانە شەروانۆ ji ber got îro şervano li meydanê ye و wextê got em dibêjin şervano jî pêwîst e got em serrast bikin şervano birkî bi kurtê naskirin lê şervanê jî heye şervano بۆ پیاوانە ئەوەی کە کوڕ بێ حرفی هۆ لە زاراوەی کورمانجی بۆ پیاوان بەکارتێ هێ کە بڵێ شەروانێ یعنی بۆ ئەو
ئافرەتە قارەمانە بەرگری کارانەیە کە لە سەنگەرەکانی بەرگریکردن دیفاع لە خاک و نیشتیمان دەکەن. بەروەیەکێژی ڕاستی ئەم گەلێکی سەربلندن بۆوان شەروان و شەروانێ دەدیت ئەزەم دەکەم بەرکی بسۆرانی ئەو مەسەلان نێر و مێ بەرکی نەبێ بەروەیەکێ ئەس تەرکیز دەکەمش بۆ خااتێ ئەز وێ کەچا کورد ئەوە گو ئەمرۆ لە خزمەتێکی گەلێکی مەزن بۆ گەلێ خۆی کوردێکێ و بۆ پاراستنا خاک و نەشتیمان و ناسنامە و زمانی کورد قوربانیکی گەلێکی مەزن دەدێ و ئەزەن دەکەم دەستێوان مناڵاژی خۆش بێ دەمێک و ئەو کەزیە جوانەژی دەستنیشان کردن مامۆستا ئەو کێزی کو بوو ئایکۆن تەسیرەکە مەزن لە بێگۆمانش بەرگۆوانە هەوڵ دەدا ینی شخصیەتە مرۆڤێ کورد بشکێنن و ئەوە عەقلیەتەکە جەمڤان گروپێ توندرە و برەنگێکی فکر دەکەن بزمانی عەرەبی ژێرە گوتن ئیدارەت و تەوەحوش بمعنە گۆ هەر تشتێکی گۆهۆڤانە بێ گەرەک ون بکنج بۆ خااتێ ون چاوێ کەسێ مقابلی خوا بشکێنن بترسێنن لێ بەرسڤا کوردستانیە تەوا ئەو بوو گو ئەو کەزیە گۆوەژێ کردوێ بە هەزارێن وان کەزیە بێنە درستکردن و ئەو کەزی وێ عین بە قیمەت و شەرەفا vê مندیلا گۆرسەرێ مەیە رەمزە و سمبۆلا کەرامەتە مەیە شەروانە مەی کورد دەستێتە خۆش بێ گەلک سپاس بۆتە گۆدرۆژە مان و نەمانێدە ملێتە ملێ برایەتە بوو گۆتە ئەو خزمەت و ئەو خەبات کرد بۆ خزمەتەوە شەروانە مەی کورد شەروانێ می کورد بۆ وێ قوربانیە وە زمانێ مرشدی گۆ ئەس گەلک جارال خۆمەیزە دکم ئەدبێ ئەس فەسیحم ئەو زمانێ می فەسیحم بەری قوربانیە وە سەقەتە گەلک سوپاس مامۆستای بەڕێز بەڕێز مامۆستا کارزان با بینەوە سەر درێژەدان بە ئالیکاری و هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی گەیشتن بەکوێ چیترمان پێویستە لەم قۆناغا ئەبێ چی بکەین؟ دەست خۆش بێ وەڵاهی پێم خۆشە ئاماژەیەک بەوە بدەم تا ئێستا چ کرایە دواتر دێنە سەرەوەی چی پێویستە هەڵبەت لە 21 مانگڕا دوای داخلبوونی یەکەمین کاروانی بار هەڵگرەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە 67 بوو تەمان ڕۆژانە کاروانی بار هەڵگرەکان بەردەوامیان هەبوو تا دوێنێ شەو 206 بار هەڵگر لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە داخلی ڕۆژاوای کوردستان بوونە. تەمان کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی تەنها پێشکەشکردنی هاوکاری نییە بەڵکو دروستکردنی هەڵی کارە لە بۆ ئەو خەڵکەی کە لەوێشە سپاس بۆ خوا 418 گەنج و لاوی ڕۆژئاوای کوردستان ئێستا لەگەڵ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی کار دەکەن و بۆتە سەرچاوەی بژێوی ژیانیان ئەو ئامارانەی کە ئێستا لە بەردەستمانە لە خلالی ئەو چەند ڕۆژەدا دەتوانم بڵێم لە پارسێڵی خۆراکی لەگەڵ پارسێڵی ناخۆراکی کە بریتە لە دۆشک بەتانی کەلوپەلەکانی دیکە کە کۆی گشتی بریتە لە 22 ئایتمی جیاواز تا ئێستا 6609 خێزان لی سوودمەند بووە لەخوا بە زیاد لە 150 قوتابخانە هەڵبەت بۆ ئەوەی کە بینەران ئاشنایەتیان هەبێ ئاوارەکان کە ئاوارە بوونە لە شوێنێکەوە بۆ شوێنێککە بە تایبەت لە دەوروبەری حەسەکە هەمووی هاتوون لە قوتابخانەکان لە مزگەوتەکان نیشتەجێ بوونە. یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بە تایبەت وەرزی سەرمایە مامۆستا خەڵکی زۆر پێویستە بابەتی مازۆتە بە سپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی دەربڕی حکوومەت هەرێمی کوردستان 100,000 لیتر مازۆتی پێشکەش کرد تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانیش بەردەوام بوون لە دابینکردنی زیاتر تا ئێستا 5969 خانەوادە سوودمەند بوونە لە وەرگرتنی مازۆت لە دەستگای خێرخوازی بارزانی کە بریتی بووە لە 1970,657 لیتر لە 169 قوتابخانە و 9 مزگەوتی ڕۆژئاوای کوردستان. تیمەکانی ئێمە لەگەڵ گەیشتنیان هەڵبەت یەکێک لەو بابەتانەی کە گرینگە ئاماژەی پێ بدەین لە نێو قوتابخانەکان لە مزگەوتەکان بوونی تەباخ و شیولێنان زۆر زەحمەتە. یەکەم مازۆتی دەوێتن کە زۆر کات بەردەست نییە دووهام تەباخی شیولێنانی دەوێت ئەو تشتە مزگەفتە نییە ینی ئەمە تیمەکانی ئێمە هەستان بە دابینکردنی کۆمەڵک مەطبەخی متەنەقیل با بڵێن چێشتخانەی گەڕۆک لە چەند شوێنێک چێشتخانەکان لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو کار دەکەن تا ئێستا 19,979 ژەمە خۆراک بۆ 19,979 کەس دابین کرایە هەڵبەت ئەوانە خواردنی گەرمن ڕاستە خۆ لە شوێنەکانی خۆیان بە گەرمی دەستە پێشیان ئەو خواردنانە کە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەیخۆن واتە شتێک ئەگەر خۆمان نەیخۆین
نادەینە هاوناشتیمانیان و پێشکەشیوانی ناکەین لە 52 قوتابخانەی ڕۆژاوای کوردستان ئێستا خواردنی گەرم پێشکەش دەکرێت تیمەکانمان بەردەوامن بۆ ئەوەی تەواوی قوتابخانەکان کەڤەر بکەن و هەروەها لە 3 مزگەوتیش دووبارە خواردنی گەرم پێشکەش دەکرێت. تەندروستی بە تایبەت سەرمایە خەڵک سەرمای بووە جلوبەرجی پێویستی نەبووە لەبەری بکا لە کاتی ئاوارەبوون تیمێکی تەندروستی کە پێک هاتبوو لە 25 کارمەندی تەندروستی و خۆبەخشی تەندروستی ئی دەستگای خێرخوازی بارزانی بە سوپاسەوە ئێستاشی لەگەڵ بیک تەلەفۆنەکانمان زۆر کات ڕناوەستی لە دکتۆرەکان لە نێرسەکان لە پەرستارەکان داوای ئەوە دەکەن خۆبەخشانە بچنە هەرێمی بچنە ڕۆژئاوای کوردستان و پاڵپشتی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی بن لەوێ لە چەند ڕۆژی ڕابردوودا 3160 کەس پێدا با بڵێن پشکنینیان بۆ کراوە و چارەسەری سەرەتایی پزیشکیان وەرگرتیا لە ڕێگەی تیمە تەندروستیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە 41 قوتابخانە پێشکەش کردو ئێشتا پێویستمان بە قسەی زیاترە دەست خۆش دەگەڕێم وڵات مامۆستا کارزانگیان با بچم ئەم منداڵە خۆشەویستانە ئەم گەنجە ئازیزانش بدوێنم گوڵە باخ یەکسەر هاتمە لای هەر کامتان ناوی خۆتان بڵێن و قسەی خۆتان پێشکەشکەن بەخێر بێ خانم مایکەکە نزیکە ببوورە من هێوا هەردیم قوتابیم لە قوتابخانەی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر ئەمڕۆ بۆ ینی پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا دەمەوێت پارتە شێعرێکی شاعیری زۆر دیاری کورد هەیە من مکریانیتان پێشکەش بکەم کەرەمکە نایەڵن ئاسوودە دانیشم لە لاپاڵی چیا قاس بە قاسبی خاسەکە و بێ گرمەی مینم دەبێ زۆر بە ئاواتم نیشتیمانەکەم بێکێشە بێ ئاشتی خوازم کوا وڵاتی پڕڕقوقینم دەبێ کەی ڕەوایە بمدەنە بەرگولە یا ڕاوم بنێن گەرگوتم کوردم لە کوردستانی خۆم ژینم دەبێ کورد مەگەر کوندە کە هەر وێرانە بێ هێلانەکەی نیشتیمانی ئاوەدانی جوانی ڕەنگینم دەبێ مۆچورکەم پیاهات باوەڕەکەی هەر بژیت مایکەکە بەنە مامۆستا بێ زەحمەت مایکێکی تریشمان هەیە ئەویش بن بە بەڕێزان خان قوتابیەکی زۆر جگەلەوەی کە لەوانەکانیە زۆر سەرکەوتووە لە چالاکی قوتابخانەکانیش بەردەوام پارساڵ لە پێشبڕکەی شعر و هەنراوە یەکەمی هێنارە سەر ئاستی هەموو پەروەردەکان خاوەن ئەدایەکی باش تۆرێکی خۆشی هەیە زۆر جوانە خوێنێتەوە هەر بژیت ئەچینە لای ئەو فێرخوازانەی ترە و خوێنکارە قوتابیانەی تر کێ ئێوێ قسەمان بۆ بکە با بفەرمێ بەخێر بێ گوڵە باخ سپاس من ڤینە ئەمیر پۆلینۆ لە قوتابخانەی بارزای نەمر هۆنراوەکەم پێشکەش کردە بە هاوکاری مامۆستای تۆ نووسیتەوە مامۆستا لەگەڵت بووە هەر بژیت کەرەمکە تۆ کەزی دەبڕیت و ئێمە دەیهۆنینەوە تۆ شمشێر دەکەیت و ئێمە دەتبڕینەوە پێم ناڵێن ئێوەکەن گڕاوی چ بە کرێ گیراوێکن باش بزانن ئێمە کوردین بۆ هیچ شتێک سڵ ناکەین لە ناختانە دەبینە دڕک و پلێسە و ئاگر هەر بژی دەست خۆش ئەم کاکە جوانە وەرەقەیەکی لە دەستە با بچمە لای کوڕەکانیش نەڵێن ئەڤین ژن و ژیانە مافی کوڕانادا بەخێر بێ ئەوە چی ئەم هەموو جلو بەرگە جوانە ئەمە دەستوری کوێنەریە لای بارزانە ناوی بەڕێزت لاوێ سەلیم فەرموو کاکە لایەن چیمان پێشکەشەکەی پارتە شعرێکم نووسیان بۆ خۆت نووسیتە یارمەتی داکەم فەرموو من منداڵێکم لە باشووری خاک بۆ منداڵانی بێ تاوان و پاک گەرمی دڵ دەنێرم بۆ ڕۆژاوە با ئەو گەرمیە ببێتە دەستێک بۆ گەرمکردنەوەی دەستی منداڵی ساوە لێرەوە بە هەموو کوردێک دەڵێم لە پشتیاکانەوە خۆری ئازادی هەڵدێت هەر بژیت گەلێک سپاس زۆر سپاس بە ڕوخسەتە مامۆستا و کاکارزان با بچمە لای ئەم منداڵە جوانانەش بزانم ئادەی ئەم بچکۆلانەیەمان چۆنی باشی شکر ئەو چی دروست دەکەی ها هیچ شاردیەتی ئەو شتیشی دروست کردەوە بەس شاردیەتی ناو چیە تۆ بنیامین هەر بژیت ئادەی ئەو وێنانەی کێشاوتانە بڵندیکەن بۆ پێش کامێراکان با جەنابی مامۆستا و کاکارزانیش بینن لەگەڵ بینەرەکانمان جوان ئەی ئافرم قسەیان لێ نووسیوە بژی ڕۆژ ئاوا دوو کۆ دوو یەکسانە بەیەک ئێوەیە یەک کەزی دەبڕن
ئێمە هەزاران کەزی ئەهۆنینەوە ئەها ماشەڵڵا ماشەڵڵا مامۆستا ئەو هەموو وێنە جوانە هەر بژین و دەستان خۆش بێ جەنابی کاکشێخ دێمە لای تۆ چالاکی گەلێک جودا هاتنە چێکردن بەڕێ پێوانی ناوجادا سترانەی نیشتیمانی و نەتەوەییان پێشکەشە کرد لە ناودا مەسەلەن کەزی چێکردن بۆ ئایکۆنێکی مەزن ئای گیانەکەم ئەی دەستت خۆش بێ گەلێک سوپاس چەپڵەیەک کەرەمکەن قوربانی بم دەست خۆش زۆر سوپاس دێمەلاتان باشە هەندێکی کە دێمەلاتان دەست خۆش زۆر سوپاس بەسەر چاو با پرسیارەکە لە مامۆستا بکەم دێمەوەلاتان باشە ئەوە هەستێکی زۆر بەرەوەرێ دەبڕۆ بڕۆ لای مامۆستا بڕۆ لای مامۆستا ئەو شعری تەبەرکی جوان بێژی قسەدانە و جوانتر بێ فەرموو مایکەکەش بگرە بە زۆر نزیکی کە لە تەنیش مامۆستا ڕاوەستە باشە فەرموو سڵام ناومەیلی ئازادە لە قوتابخانەی خانزاد لە تیمی چاپکە گوڵەکەی مامۆستا ئامەدم زۆر سوپاسی دادە ئەڤین خانەکەم بۆ ئەم بەرنامە جوانەکە ئێمەدە ئەڤین لە دەورە دگەڕێ باشە قوربانت دەبم زۆر خۆشحاڵم کە هاتوون بۆ پایتەختی کوردستان چۆن لێرە هۆلا کۆمان بەزان لە هەر سێ پارچەکەی تریش ئەی بەزیانین هەر بژیت ئافرم ئەمن کچم کچی شەڕوانی کوردم ئەگەر لە سەنگەرا مردم مەگری و مەم لاوێنەوە ئەفسانەیە ئەوەی کردم بێناسنامە و بێوڵاتم پڕم لە خۆشەویستی هەر چوار پارچە یەک وڵاتم کەس نەیتوانی بمشکێنێ لەم هەستە ناسک و جوانە ئەگەر حکمی قەدەر وابێ لە زیندانە گیانم دەرچێ خۆشە پەتی سێدارەکەم دوو کەزەی کیژە شەڕوانێک بێ ئافرم بێگومان بە پێشکەشی کەم کاکە ئادەم زۆر سوپاس بۆ هەڵوێستتان مامۆستا ئەو هەموو منداڵە جوانە لەبەر خاتری تۆ هەستاوەتە سەرپێ ئادەم گیان گڕوتین و هێزێکی گەورەی بە هەمومان بەخشی من ڕاستێکەی کە ڤیددیۆکەم بینی بۆ شیان ناردم هیچ نەمتوانی خۆم ڕاگرم کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە حەز ناکەم زۆر شت بڵێم خۆتانەی ناسن ئافرم سوپاس بۆ دایک و باوکی بۆ ئەو پەروەردە جوانە ماڵتان ئاوا بێ ئەم کوڕە جوانیان بردا ناو خۆپیشاندان و ڕێپێوانەکان بە ئێمەی وت من بەو منداڵیە بەو خەم و ئازارەی هەما هاتووم لەگەڵ خەم و ئازاری میلەتەکەمم زۆر بەخێر بێ ئادەم گیان چۆنی باشی زۆر سپاس ئەتۆزانی ئەمڕۆ لەکوێی دەزانی لە تەنیشتی ڕاوەستاوی مامۆستا هەر دوعایەکی خێرت بۆ بکە ئیشاءالله ئاگاتە جێ وەنیە دڵت خۆشە لێرەی ئەمڕۆ ئەمە چێ بەسەر شانتەوەیە ئاڵای کوردستان ئەی باشە پرسیارێکی قورسیشم بۆ تۆ هەیە بزان مەزانی وەڵامەکەی دوو کۆ دوو یەکسانە بە چەند دوو کۆ دوو یەکسانە بێک ئۆی قوربانت دەبم پێم بڵێ کێ پێیوتی وەرە با بڕۆین بۆ خۆپیشاندان دایکە پێیوتی ئەی باوکە باوکشم پێ ئێ باشە من دەستیان ماجەکەم لە جیاتی تۆ باشە کە ئەو ڕۆژە چوویتە ناو خۆپیشاندەران هەستێکی چۆنت هەبوو خۆش خۆش بوو پێم خۆش بوو ئەیچی بە منداڵانی ترەڵی فەرموو دایکی ئادەم بەخێر بێ بە قوربان چۆنی گیانەکەم باشی کەرەم کە گەلێک سوپاس دایکی ئادەم فەرموو مایکەکە بگرە قەیناکە ئاوا ئادەم ڕاوەستاوە بیخەمە سەر جێگای خۆم ئەگەر هیلاک بوو پێمان بڵێ باشە قوربانی بم زۆر بەخێر بەی ناوی جەنابەت شەهد خان ئەم کوڕە جوانت خستە بەرچاومان و مەسجێکی گرنگت پێوتین جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە بۆ خۆت و بۆ هاوژینەکەت چی لە پشت ئەم مەسجە بۆ ڕۆژ ئاوا هەیە واللهی پێشەکی
دەستخۆشیتان لێکەین زۆر بەخێر بۆ بن. ئەوەی ینی متمانە و پشگیری ئادەمتان کرد و بانتان کرد بۆ ئەوە ئەرکی ئێمە سوپاستانەکەین عەزتان کێشاوە حتمما ئادەم فەرمونون زۆر تەمەشای تیکتۆکیە کرد بەڵێ. ئەبینی ئەوانەی ڕۆژ ئاوا مناڵەکان اینجا دایمەن بە باوکی ئەیوت حەزەکەم بڕۆم بۆ خۆپیشاندان اینجا ئەو ڕۆژەی جومعە بوو هەینی لەگەڵ باوکی ڕۆیشت بۆ بازار بۆ خۆپیشاندانەکان ئیتر دیار بوو ئەوە نەفەری ڤیددیۆی بۆ کرد بوو ئێمە ئاگامان لێ نەبوو لێرەشەوە دەستخۆشی بۆکەین دوای ئەوە ئادەم خۆی زۆر یعنی بەڕاستی حەزی بە کوردایەتیە دایم جل کوردی حەزی لە جل کوردیە ئاڵای کوردستان ئیتر حتمما ئەوش مەسجێکە کە بۆ ئەو مناڵانەی نەبووی بە قوربانت بێ بۆ ئەو مناڵانەی کە دەمەوێ ببم بەس دیارە بۆی خۆی دەرکەوێ حەزمان لێ مەسجەکە دروست بکە سەیری ئەو مناڵانەکە ئەوانەی خەم و ئازاریان هەیە ئەوانەی برسیانە ئەوانەی ڕۆژانە زوڵمیان پێکرێ لە ڕۆژ ئاوا ئەوش سێریانەکە دڵی پێیانەستوتێ حەزی کردبوو دیارە ئەوها دەستخۆش ناتەوێ خۆی ناوێ دانیشێ دەستخۆش دەوەرە وەرە دانیشە با ئێمام و ئۆی چەپڵەیەک دەستخۆش گەلێک سوپاسدانەکەم تەمەند درێژ بێ یارەبی کاری گو ئادەم کرد مەسەجێکی و پەیامێکی گەلکی گەورە بوو ئەگەر مناڵی مە بە ئەو حالە ئەو هەستە جوانە دنە دیارکردن ئایا کەسێکی گۆ مینا مبێ مینا مامۆستە بێ گەرەکمە چۆن کار بکەن ینی لە کوردستان لە وڵاتی پەنابەری لە دیاسپۆرا زۆر کەسی هەیە بەرکی گوهێ خۆدارایە دەبێ ئەوە نەدەردی منە کاری گو ئادەم کرد مەسئولیەتێکی گەلێکی مەزن دوێوەجهێ هەر کەسێکی گۆلماڵە خۆدانیشتیە و بێژێ من نەخۆدانێ بەرپرسیارم پەیامە ئادەم قیرینێک بود وەجهی ویدا بڕوەیەکی سپاس بۆوە شەهەد خان بۆتە بۆ باوی ئادەمژی تەمەند درێژ بێ ئەو هەستە جوانە وەڕاستی من هەر تمژی وا دەبێژم ئەگەر ئەمڕۆ هەستێکی نەشتمانی کوردەواریت مەدە هەبێ عایدێ وا و دایکێ مەیە یعنی ئەوە دایک ئەو دایەمە بهترژ هەر کەسێکی دی سپاس بۆەوە دەستخۆشیل وە دەکەم ئادەمی عەزیز چەند ساڵە تەمەندرێژ لێ یارەبی 8 ساڵە ئەخوێنێ شکور ئادەم جان خوێندنت پێ خۆشە زیرەکی شکور لە مەکتەبیش ئەوها حەزت لێیە زیرەکەم ئەی لەخوا بە زیاد بێ داواکاریەکی تایبەتت هەیە لێرەوە ئاویر خان بێجن هاتە پچێکی عنسوریەت دکێ تدایک و آنیە شهد خان حقیقة بابی آدم حز دکم تجواری ئەوە دیارە خۆی ناخوازێ بە خودێ من نەکریە ئەمە حەز ناکە قسە بکە ژ بەر یا مامۆستا چیت هەیە بیڵێ بۆ منداڵانی تر پشتگیری بکەن بۆ ڕۆژ ئاوا هەر بژیت پشی ئادەم پشتگیرتی بکەن بۆ ڕۆژ ئاوا هەر بژیت زۆر زۆر سپاس شاد خان خوا لێ نەسێنێ ئادەم بە تەنیا تاقانەیە لە خۆی گەورەترە بچکی ئەو قوربانی بەم حەیرانی بم خوا لێتان نەسێنێ قوربانت دەبم ئادەم جان زۆر زۆر سپاس دەکەم حەزیشت کرد دەتوانی لەگەڵ هاوڕێیان لەوێ دانیشی باشە بەخێر بێن شاد خانجان چاوی منی بەخێر بێن سەر هەردوو چاو مامۆستا بەڵێ ئەم هەموو جۆرە جیاوازەی چالاکی کەرزی ئەم منداڵانە موریدیان لە سلێمانی لە هەولێر لە شارەکانی کە بابەتێکی تری گرنگ دوێنێ و باوەڕم جەنابی تەژیدیت سێ گەنج لە ناو ستادیۆمێکی ئاڵای کوردستانیان هەڵکرد هەرکەس بە جۆرێک لەگەڵ وی دەخوازم ئاخافنا خۆ تێکەڵ بکەن چاف پێکەفتنا کاکژیان عومەردیت لە کەناڵێکی عەرەبی بەداخەوانێ ئەوانە تا چەند ئێمە کۆم دکە زێدەتر دەنجیمە دگەیژێ کۆ بە خەڵک بڵێن تەمام و ئالیکاریامە ناکەن بەس ئێم دکارن دەنگی خۆبینن زمان ئاویر خان دەستخۆشیل ملەتێ مە تەوای دکەم ڕاستی بهەموو شێوە بهەمە ڕەنگ و بهەمە تەمەنی گوهەنە زاروک مەزن کەچ کۆر ژێن مێر سیاسەتمەدار هونەرمەند کارمەند هەر سیاسەتمەدار دیرۆکناس مامۆستا هەر کەسی ڕاستی برەنگێکیش ڕەنگال گۆری ئیمکانی خوا تەخسیری نەکریە و کارێکی گەلێکی مەزن دکێ و مدکارم ناوی بەرخۆدانژی لێ بکەمش بەرگۆ ڕاستی ئەو بەرخۆدانە هەفتوو تەمام دکێ
لقلق جاراجي هيا حقي تشتكي تي ومذاكر من حظكم برنامج دا دستنشان بكم اگر مقما مستيكي ايني قيمتي هنرمندا بزانن بيچاوا اف زمانه ايرو هگر هاتبه پاراستن دریاوان آواز وان سترانا ده هاتبو پاراستن سراسری دیروکا ما تاریخا ما چیروکا باو کالن ما چیروکا وان قهرمانن گوبرینها درباس بون و برخودان جبو خاطر خاکا کردستانی پیروز کرنا و اف زمانه های جوانا دوی مدى ايرو هيا ام بقصدكن تبلو واقع زحمتيه جو ام تيدبون تبلو جو قطابه نبون دبستان نبون جو ام هرن فير ببن مجدوي وان هنرمندا ورگرتيه جدوين دايك خو ورگرتيه راستي كاركي گلكي مزن هاتيه كرن و باندوركي گلكي مزن تيكرن و ام بخوا كرد بخوا كافينا جو ام مامۆستا ئەو دیمان ئاڵایە کوردستان شەرتە جەنابی کاک ژیان عومەر بۆ بە چەپڵە لێرەوە سڵای بۆ نێرم ئافرم بۆ جورئەت هاتە دەستێ مامۆستا ژیان خۆش بێ تەبلو گۆ قەناتە ئەلجەزیرە هەوڵ ددا گۆ سوکاتیژی پێ بکەن تەبلو گۆ هەوڵدان گۆ ئالا کوردستان نێ هێلدان مامۆستا ژیان ئیسراری کرد گۆ بێ ئالا کوردستان من بەشداری ئەو کارە نابم دەستخۆشی لێ دەکەم ئەندامێکی وە کوورێکی وەی کووردە گۆ ئەندامی پەرلەمانی ئەڵمانیەژی تەبلوێژی ئەو سیاسەتە ئەم بێژن دە ئۆڕۆپادا ئیرۆ دەستێ مەشاندن ئەوان نەبوو سینۆرە گۆ بکار بێ وەرێ پشتەوانیە گەلێ خۆ بێ و ملەتێ خۆ بێ دەستخۆشی لێ دەکەم تەمەند درێژ بێ یا ڕەبی ئامین ئامین گەلێک سوپاس بەڕێز مامۆستا کارزان بۆ لەمە و پاشتیمان پێویستە باجارێکی کە هەموو هەژمارە بانکەکان لەسەر شاشە بێ و ئالیکاریەکان بەردەوام دەتوانن ئێوە بیگەێنە ڕۆژئاوای کوردستان لە ڕێگەی بەڕێستان فەرمونون. ئەڤین خانەمە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە هاوکاریەکانیان بەدەستێکی ئەمین دەگاتە خەڵکی بەشمەینەتی زوڵم لێکراوی ڕۆژئاوای کوردستان. بۆیە سپاسیان دەکەین هاوکاریەکانیان بەردەوام بێت چ لە ڕێگەی حساب بانقیەکان بێ کە ئێستا لەسەر شاشەکەی بەڕێستان دەردەکەوی تەواوی ئالیەتەکانی حساب بانقیە ئێفایبیە ناسوالێتە هەموو ڕوونکرایتەوە لەوێن دەرو حسابەکان هەیە بەڕێزان دەتوانن تەنها بە سکانکردنی هاوکاریەکانیان پێشکەش بکەن. دەشمەوێت ئەوە بڵێم لە کاری مرۆییدا بەخشینی زۆر و بەخشینی کەم وجودی نییە بەڵکو بەهاکەی گرینگە. مرۆڤێک ئەگەر خاوەنی $100 بی $50 دەبەخشی واتە 150 ئەوەی کە هەیتی بەخشیتی. بەڵام لەوانەیە مرۆڤێکی تر خاوەنی $100 ملیۆن بی $100,000 دەبەخشی لەوانەیە 100 ئەوەی هەیە کە بەخشیتی. بۆیە بەخشین بە بەهاکەیتی نەک بەو نرخەی کە دەیبەخشی. بۆیە ئێمە سوپاسی هەر هزار دیناریەک هەر ڕوبعێک کە لە ڕۆژانی ڕابردوو بینیمان لە قوتابخانەکانەوە لە هەڵمەتەکانەوە لە منداڵانەوە دەهاتە هەڵمەتە جیاوازەکان لێرەوە نابێت دەوری وەزارەتی پەروەردە کە ئەمڕۆ لە بە ئامادەبوونی جەنابی وەزیر لە هەڵمەتەکەی دەستگای خێرخوازی بارزانی و پارێزگاری هەولێر تەواجودیان هەبوو لەبیر بکەین کۆکراوەی تەواوی هەڵمەتەکانی نێو قوتابخانەکانی هەرێمی کوردستان بوو دیالەوەش قوتابخانە با بڵێن تایبەت و نێودەوڵەتیەکان دیسانەوە دەوری کاریگەریان هەبوو بۆیە سوپاسی یەکە بە یەکەیان دەکەین سوپاسی تەواوی ئەو دایکە خۆشەویستانە دەکەین کە بە فرمێسکی خۆیان بەخشینیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کردیان دەمێ ئەوە ئاماژە پێ بدەم ئەڤین خان ئێمە دڵنیاتان دەکەینەوە لە هەر شوێنێک برینێک لە جستەی هەر مرۆڤێکی کورد بێ دەستگای خێرخوازی بارزانی لەوێ دەبێت بۆ ساڕش بە زیادەوە لێتان ڕابینین خوا دەست بە باڵتانەوە بگرێ هاوکارتان بێ ماندووبوونتان بەحەسێتەوانێ دوای ئەوەی کە هەواڵی خۆش بگە جەنابی کاکشێخ ئەس گەلە سوپاسیان دەستکەم ئەس ناخوازم زێدە زەحمەتی بدەم تە باسی هونەر و میوزیک کرد پارتا داوی هەندێک میوزیک و هونەر هەیە ئەم دیسا لەگەڵ ئەو منداڵە خۆشەویستانەدا گۆدار دەکەن تەنێ من خوازم جارێکەدی تەکید بکەم لەسەر ئەو قسەی جوانە بزانە بن هەر دینارێک ڕۆڵێکی خۆت لیزی ئەو دینارە دەبێت شیر بۆ زارۆکێکی گۆژ برسینە مخابن 5 زارۆکێ مەل کۆبانێ و ژیانە خۆشدەستدان و شەهید کەتن ئەو دینارە دەبێ بەتانیک گۆ کەچێوە خۆرتێوە خەلکێوە دەبن وێ سەقەم و وێ سەرمایە دەنە ئەو دینارە دەبێت دەرمانێک گۆ محتاجێ پێ نەخۆشێکی هەیە ئەو دینارە دەبێ خواردنێکی گەرم بکەوێ زیکێ زارۆکێکی دە گۆ هاوار دەکەش برچینە گەلێک سوپاسدانەکەم مامۆستا شتێک هەیە من دەمەوێت بڵێم باشوور چەندە خاوەنددارێتی دەستگای خێرخوازی بارزانی دەکا ڕۆژاواش 100 هێندە خاوەنی دەستگای خێرخوازی بارزانیە زۆر سوپاسدانەکەم سوپاس بۆ وتەکانتان بۆ ماندووبوونتان
پاشکەمێکی کە سوپرایزێکم هەیە بۆ ئەو منداڵە خۆشەویستانەی کە لە خانزادەوە هاتبوون مامۆستا ئامادە دوێنین هەندێک چالاکی تریش هەیە دەگەڕێمە وڵاتان زۆر زۆر سپاس ئەڤین ژن و ژیان بەردەوام دەبێت. ئەڤین ژن و ژیان بەردەوامە. چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرم نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە گەرەک ئیدی ئەم بزانم کەسمەرە نابیتیارە چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرم نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە گەرەک ئیدی ئەم بزانم کەسمەرە نابیتیارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەک دیلانە سەبرا دلان سپاس دەستان خۆش بێ اینجا ئێستا ئەم منداڵە جوانانە با بچنەوە بفەرمونە جێگەی خۆیان دوایی قسەتان لەگەڵەکەم چالاکی تریشتان هەیە لەگەڵ ئەوە کەرەمکەن فەرمونون بەسەر هەردوو چاوم ڕستمەگرین پاشکەمێکی کە باشە مامۆستا ئامەد کەرەمکە سوپرایزێکم بۆتان هەیە منداڵە خۆشەویستەکان دەزانم هەمووتان چاوەڕێیەکەن ئەو خانمەی کە ئەم گۆرانیە یەکێک بوو یان دەتوانم بڵێم گۆرانیەکی لە پێشینە بوو هێز و گڕوتینێکی باشیدا بە هەمومان من دەیناسم بە درێژایی تەمەنی هوەری زۆر زەحمەتی دیوە خانمێکی زۆر ڕۆشنبیریشە برادری منیشە و زۆر دڵپاکیشە هەمووتان کە لێدوانەکانەیە دەزانن چە لە ناخەوە قساکە پێتان خۆشە خات و نازی عەزیزی بانکەم بۆ ئێرە حەزەکەن بابە چەپڵە پێشوازی لێ بکەین چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگەرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دوبارێ هێسرە چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگەرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دوبارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ
دیلان دیلان وی دیلان سبرا دیلان 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 وی دیلان سبرا دیلان 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 وی دیلان سبرا دیلان 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 وقت دیلان سبرا دیلان چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە ئەب چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دیلان 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 وی دیلان سبرا دیلان 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 وی دیلان سبرا دیلان 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 وقت دیلان سبرا دیلان خاتونازەی عزیزی چۆنی بە قوربان عزیزی چۆنی بە قوربان سپاس بۆ تۆ لای ماوەیەکی زۆر چاوم ڕۆن کەرەمکە بەخێر بێ یاخوا بەخێراتی مامۆستاش دەکەم هەر بمێنی هەر هەبی نازێ خان من دەزانم خانمێکی چەند دڵپاکی چەند لە دڵ خەریکی کارە هونەریەکانتی بەڵام ئەم گۆرانیا وابزانام خۆ دوا زیاتر پێت خۆشە بڵین مارش ئیتر تازە بووە مارش وانیا با سەرەتا لەو هەستەی ئێرەوە دەست پێ بکەم دواتر بێمە سەر هەستەکەی ترکە بۆ ئەم بەرخودانەی ڕۆژئاوا هەموو گۆرانیەکەی تۆ دەزانن ماشەکەی تۆ دەزانن هێندە بە ڕوحیەتێکی کوردانە کوتراوە پێشتر ڕێز و سڵاوم هەیە ڕاستەکە من حەماسم لە هەمووان زیاتر بوو لە بیرم چوو نەنامن کەرەمکە داوای لە بردنەکەم ڕێز و سلااو بۆ جەنابەت بۆ تەواوی بینەرەکانت بۆ تەواوی ئەو جەماوەرەی بۆ تەواوی ئەو جەماوەری خەڵکی کورد و کوردستان و لە گچکە تاک و گەورە لە حەد 4 پارچەی کوردستان لە تەواوی دنیاە سپاسگوزاری هەمووتانم ئەمن مەمنونم سپاسگوزارم هی من نییە هاوارێکی ڕوحی نەتەوەیە کە دراوە عزیزی دڵەکەم وەرە وەرە مایکەکەی لای ئەم گوڵ خاتونە هێندە بە ڕوح و گیان گۆرانێکی ئینەرژیەکەم هەڕەشەشی ئینەرژیەکەم لەوەی وەردەگرت چۆنی چاوت قەپاتکە سپاس بوو تو بۆ خۆت گوڵی ئەزیزی دڵەکەم ئەو گوڵە پێشکەش بە تەواوی ئەو مناڵە جوانانە بۆ هەر کەسێکی کە ئێستا دەمان بینە ئەو گوڵە جوانە پێشکەش بە تەواوی بینەرەکان چیت هەیە بیڵی گوڵەکەم ئەم گوڵە پێشکەشە بە تۆ دادەنازەیگیان وی قوربانی دڵەکەی بم ئەتۆ کچی منیە من کچم نییە بەڵام تو کچی منی قوربانت دەبم سپاس بۆ تۆ بۆ حیماستت ئافرین بۆ تربیەتت ئافرین بۆ مامۆستاکەت ئەرێ وڵاستە قسەیان لەگەڵ دەکەی فەرموو هەروە لێرە و سپاسی مامۆستا ئامەدگیانەکەم شێرە ژنەکەی کارکۆ بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ سپاس بە قوربان زۆر زۆر سپاس نازێ خانجان کەرەم کە قسەکانتمان پێ بڕی ئەو گوڵە جوانە حەماسگرتی و هاتە سەر زۆر سپاس زۆر سپاس هەستێکی خۆش و تایبەتە دەزانم ساڵانێکی زۆر ماندووی بەس ئینشاءڵڵا ئەمە بەرهەمەکەی بوو توانیت مێژوو تۆمار پێ زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەکی کە گویان گرت هێندە بە ڕوحیەتێکی کوردانم کوتۆتەوە هێندە بە ڕوحیەتێکی کوردانم کوتۆتەوە بۆ خۆم دەگریام کاتی کە تۆمارم دەکرد ئەو هەستم توانی بێم ئەگەر کەمێکیش پێ هەستەکەی هەر یەکشەمە لە خۆپیشاندانەکان بووم لەگەڵ چوونی من بۆ ناو مەیدان لە لای قەڵای ئازیزەوانێ یەکسەر گۆرانیەکەی تۆ لێدرا و خۆم پێڕانە گیرا دەستم بە گریان کرد لەلایەک بۆ حەماسەتی خەڵک لەلایەکی کە بۆ هەستە جوانە مامۆستا ئامەد دەست و چاوت خۆش بێ ئەم چالاکیە جوانانە ماندووبوونێکی زۆرە خۆت و مامۆستایانی تر و قوتابخانەکەت هەر بژی ئەرکی سەرشانمانە من پێم خۆشە پێشەوەی دەست پێ بکەم بە قسەکردن سڵاو لە ئەڤێنخان و هەموو بینەران سڵاو لە ستافە جوانەکەی ئەم کەناڵە
پێم خۆشە دەست پێ بکەم بەو تابلۆیەوە تابلۆیەکەمان بۆ بێنن کە دیاری هێناومانە والله وەری دەگرم وا وەری دەگرم نەبێتەوە ئەوەندە نازدارە ئەمە تابلۆی قوتابخانەی خانزادە بۆ بەرنامەی ئەڤین ژین و ژیان بەدەست مامۆستایەکی خۆبەخش مامۆستا بێریڤان دروستی کردووە شەو نەخەوتوە بەیانی وتی دروستم کردووە دەستەکانی خۆش بێ ئەمە تابلۆی تەنها گەزیەک نییە ئەوەی ئەمەوێ لێرە بیڵێم کە ئێمە کردمانە تابلۆی گەزیەک ئێمە ئەوەی بینیمان تابلۆی گەزیەکی کچە شەرەوانێکمان بینی کچی ڕۆژ ئاوامان بینی بەڵام من حەزەکەم تابلۆکە دانیت و باسی کچێکی باشوورتان بۆ بکەم باسی پەلیکی نەرگزتان بۆ بکەم کەرەمکە با ئەمە لێرە بێ بەڕاستی تابلۆیەکی زۆر زۆر نازدارە سوپاس بۆ ماندووبوونە مامۆستا بێریڤانجیان ئەمەوێ باس پەلیکی ئێمە پەلیکی کچە شەرەوانمان بینی کاتێک بە جەنازەکەیەوە مەقەستی لێداوە و بڕیەتی بە مەقەست بە هەرچی بڕیبێتی من نازانم بەڵام ئێمە بینیمان بەدەستیەوە شانازی پێواکە کە پەلیکی کچە کوردێکی بەدەستەوەیە حەزەکەم لێرە باسی بکەم کە ئێمە چی وامان لێ ئەکا ئەم مناڵانە فێری کوردایەتی بکەین زۆر خەڵکوا تێگەیشت ئێمە تەنها گۆرانیەکە و بە گۆرانیەکەوە ئەمانەوێ هەست دەربڕین لە پێم وایە دێی ساڵەیە ئەنفال لە کاتی ئەنفالەکە لە دووس خورماتووەوە لە مەرکەز شەبابەکە کچە ئەنفالەکانە بن لەگەڵ دایک و کچەکان و دایکەکانیان ئەیان بن بۆ لە مەرکەز شەبابەکەەوە بۆ تکریت لە تکریت یەکێ لە کچەکان زۆر جوانە بێ خاوەن پەلکێکی زۆر درێژە بێ بە ناوی نەرگس یەکێ لە زابتەکانی ئەو کاتە سەربازەکان ئەو سەربازە ڕەشانەی کەوا پەلاماری کچەکانمانیاندا ئەمە یەکەم پەلک نییە بۆیە ئەمەوێ باسی ئەوە بکەم ئەمە یەکەمین پەلکی کچ نییە کەوا ئێمە ئێستا هاواری بۆ ئەەکەین ئەیکەینە تابلۆ و باسی ئەەکەین ئەو سەربازە دێت پەلاماری کچەکە بدا کچەکە لە دایکەکە جیاوە بکە کچەکە ئەڵێ دایە چی ئەەکەی بکە بەسمە هێڵە بمبات ئەو بە زۆر ئەیبا ئەو پەلکە ئاڵکێنێتە دەستیەوە کاتێ ئەی ئاڵکێنێتە دەستیەوە سەربازەکە بە زۆر بە پەلکەکەی ئەیکێشێ دایکەکە بە زۆر ئەیکێشە و ئەوەینە لەو لاوە ئەوەکانتر جوندەکانیان لە دایکەکە ئەدەن بەدار ئەوەنە لێدەن ئەو کچەی بە توندی گردووە ئەبورێتەوە دایکەکە وەختێک ئەیبەن کچەکە بە پەلکەکەەوە ڕایکێشن تەنانەت ئەڵێ خوێنی ئەرشێتە ئەو ناوە ئەو کچە دایکەکە تەنها قژەکەی بەدەستەوە ئەمێنێ کاتە دێتە هۆشی خۆی تەمەشا ئەکا تەنها ئەو قژە لە دەستی ماوە قژی پەلکەکەی تازە بوو بەڵام ئەو کاتە ئەتەرنێت نەبوو تۆڕی کۆمەڵایەتی نەبوو بیگەێنێ بۆیە ئێمە ئستا ئەمانەوێ بیگەێنین لەگەڵ ئەم پەلکێکی شەشەربان ئەنج ئەو ئافرەتە تاوەکو ئەمرێ هەموو ڕۆژ بە بۆنی پەلکی کچەکەیەوە ئەخەوێ ئەو پەلکە ئەو قژە بەدەستیەوە ماوە هەموو ڕۆژ بۆنی ئەکاو ئەخەوێ بۆیە ئێمە ئەم هەستەمان هەیە زۆرمان ئەبێتە چقلی چاوی دوژمن ئەوەی پەلکی نەرگز و ئێستا ئەمە بێگومان نازێخان ئەمڕۆ وەکو خاوەنی با بڵین ئەو دەنگە تایبەت و گۆرانیە تایبەتە لێرەیە لە داهاتوو بەرنامەی تایبەتترمانە بێ پێکەوە لێرەیە ئەمڕۆ زیاتر دەرفەتەیە دەزانم زۆری شپێی خۆشەوە بەخۆی هەستێکی هەمیشە کوردانەی هەیە چونکە ئەوان لە ڕۆژهەڵاتی کوردستان زەحمەتی زیاتریان دیوە مامۆستا جام کام لەو فێرخوازە ئازیزانەی تر هیچمان پێشکەشەکە کۆمەڵگەی مایکەکەمان کووە هەردوو مایکەکەیان بنێ سوپاسستانەکەم لەلایەن بێ ئەوجە تۆزێکی کە ئەو تەلە بە جوانانەی تریش بانگەکەین چالاکی تریشیان هەیە کوا ئەو سێ کەسەی سیناریۆکەمان هەیە بابێن بەخێر بێ گوڵ خاتون سلااو لە بەڕێزان ئەڤڕۆ ئەس وەک قوتابیەکە کۆمەڵگەیە پەروەردەیە بارزانانی نەمر هاتیمە ئێرە بوو بڵاوکردنەوە هشیاری لەسەر وێ کارەستاتێک لەسەر خوشک و برایەت مێت کورد هاتینە ئەنجامدان دژمنداران توێت خاک بارچەیەک خاکێ مە ببەن و بستینن بەس ئەم هەمی هێزەخوا کوردایەتی و هیچ شێوەیەکی ڕێکی نادەینەوەن هەر بژیت دەست خۆش وەک قازی محەممەد تبێژیتن و لە بیرما لە مەکتەبا دەیان پرسی دوودانە دوو دەبێ بە چەند هەمووان بە تێکراری دەیان نووسی دەکا بە چوار
بەڵام کەچی من لە حیسابە کەمم دێنا و دەهاتمە خوار ئەوەش تەنها لەبەرەوەی لە لای من وابوو دوو دانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لە لای من وابوو ددان و دوولێ و زمان نابێ بە چوار دەبێ بەزار کە تێکرایی دەکا هاوار لە لای من وابوو دوو دەستی مرۆڤ و دوو دەستی لاق نابێ بە چوار لە لەشێکدا وا دێتە کار لە لای من وابوو گەڕەک و خان و کۆڵان و شەقام نابێ بە چوار دەبێتە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لە لای من وابوو کۆڵکە و شیرڤە دەبێ بەدار کە هەندێک درێژ و هەندێک کورت زۆر زۆر سپاس دەست خۆش ناوی تۆم نەزانی ئاسکا ئەحمەد ئاسکا ئەحمەد ئاسکا ناوێکی زۆر خۆشە ئاسکاگیان دادا ئەڤین یەک زانیاری دەداتێ ئەم شعرە هی هەڵبەستبان نادری قازیە بە ناوی قازی محەممەد ڕۆیشتووە دەستە خۆش بێ و زۆر زۆر سوپاسانەکەم هەر بژین کێکە قسەمان بۆکە ئەم گوڵباخانەکەرم کە بەخێر بێ مایکەکە کراوەیە مایکەکەی تری بنێ ئەگەر دەستکاریتان کرد بێ دەنگی نایە سڵاو من قوتابی هەسێر هەمزا لە قوتابخانەی بارزانی ناوەکەت هەسێر هەسێ بەڵێ هەسێ ڕاوەستە هیچ مەڵێ نازێ خان ئەتوو بەم نەڵێ 17 ساڵ بووی ئەمنت ناسی بەڵێ بە زۆر بزانم تۆزێ گەورەتر بووم ئەوە خۆش حاڵیە هەسێ گیان جارێکی کە 2014 باوێنەکەمان ببینین پێکەوە زۆر جوان ئەو وێنە ئەمبیریە هەندێک شتێ لە پێکە جوانە ئەوەندە بچووک بۆ ئەوە تەمەنی داداڤینە ئاشکرا بوو دەبڕۆ دەی دوای ئەو ماوەیە لێرە خۆ دەبینیتەوانێ لە بۆنەیەکی نیشتیمانی هەستە چۆنە؟ وڵای هەستێکی زۆر خۆشە بەڕاستی ئاین شانێزی بە خۆمەوەکەم ئێمە شانازی بە خۆت و بە باوگیانەکەم زۆر سپاس دەکەم و زۆر سپاسی تۆش دەکەم بۆ بانگهێشتکردنی ئێمە قوتابیانی قوتابخانەی بارزانی نەمێر زۆر سپاس کەرم کە چالاکیەکەتمان پێ بڵێ شارێک ئەخوێنمەوە کە لەلایەن قوتابی مند مەحموود کە لێرە ئامادەیە ئەو نووسویەتی بەڵام من ئەیخوێنمەوە ئەویشتکە وتاری خۆی هەیە بۆ کوردستان کوردستان ئەیلانەی ئەوینم ئەی نیشتیمانی جوانم کوردستان ئەی خاکی ڕەنگینم ئەی مای ژیانم بوونم بندە بۆ تۆ گیان بێ تۆ گیان فیدایە خۆشم دەوێ ئەی خاکم تەنها جوانی تۆ لە دڵمدایە لە دڵمدایە سروشتی باخ و بێستانت ناوازەی دۆڵت شەش کوێستانت لە دڵمدایە مێژووی دەیرینت کولتوری ناوازت لە دڵمدایە خاکی جوانت نەخشەی بێ ئەندازت با لە دڵم بێت هەر لە دڵم بێت سۆزم بۆ نیشتیمان خۆشەویستیم بۆ کوردستان با هەر لە دڵم بێت زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ بۆ هاوڕێکەش دەستی خۆش بێ ئەو مایکە بە بەو کاکە بەڕێزە کەرم کە بەخێر بێ بەڕێز زۆر سپاس ناوم باس نێ بۆتان نامن قوتابی کۆمەلگەی پەروەردەی بارزانی نەمرم ئەو ڕۆژ شارێکم نووسیوە بە هاوکاری بابم دەمێ پێشکەشی بکەم فەرموو بەسێک تۆز دەنگی کاکەمان بۆ بەرزکەن کوردستان خاکی ڕەنگینم ڕۆژاوا پارچەی خەمگینم هەتا من ماوم هەردەم بە شمشیرم لەبەر لە بۆ ئازادی کوردی شیرینم ئەمڕۆ نیشتیمان جەستەی بەخوێنە بۆیە چاو لە دەستی کچ و کوڕی دلێرە زۆر سپاس ئێمەش چاومان لە دەستی ئێوەیە بە قوربان گەلێک سپاس زۆر سپاس مامۆستا شعریان هەیە منداڵەکان بخوێننەوە بەس مایکەکەمان بنێ بەڕێزان با ئەو منداڵانە بێن ئەو گۆرانیەمان بنێ ئەوەی کۆتایی گوێمان لێ نەبوو کەزیەکە جەرگی سووتاندم با ئەوەشمان گوێ لێ بێ کەزیەکەت جەرگی سووتاندم کێ شەرهانم کەزیەکەت ماڵی کێ شعرەڵێ تۆ تۆڵەی تۆ بارە لە شانم هەتامام کەزی تۆ ناچێ لە یادم چە شەربان فەرموو من شعرەکەڵم بە ناوی کەزی مەبڕن کەزی مەبڕن لەشی جوانم مەشێوێنن بە ناوی دین و خودداوە نیشتیمانم مەسووتێنن من مرۆڤێکم وەک ئێوە خاوەن خاک و نیشتیمانم هەزارانمان لێ شێتکەن هێشتا ئەڵێم کورد زبانم ئەوەی پێی ئەڵێن چوار پارچە دروستکراوی دەست دوژمنە هەرچی بکەن هەرچی بڵێن هەر چوار پارچە یەک خاکێکە کوردستانە خاکی منە هەر بژیت ناوی بەڕێزە چی بوو؟ ئایا خان سپاس کەرەمکە پێشەکەی سپاسی ئەم ستافە جواناکەم
من شعرێکم بۆتان ئامادە کردووە بەس لەبەرەوەی کورد زمانم فەرموو بەس لەبەرەوەی کورد زمانم وەک سەگ بەربوونەتە گیانم دوو هاوڕێ من لە ژیانم شاخ و کێو و چەکەکای شانم کوردی تورکی کێوی عەرەب و فارس یەکیان گرتووە بۆ نەمانم لە باش پشت بەستن بە خودا بە هیمەتی ڕۆڵەکانم دوو کۆی دوو هەر ئەبێ بە یەک من ئەنجامی تر نازانم فەرموو سڵاتان لێبێ من نام لۆزان سیروانە لە تیمی چەپکە گوڵەکەی مامۆستا ئامەدم یەکەم جار دەستخۆشی لە بەرنامەکە ئەەکەم دادە ئەڤینگیان کە ئێمە بانگێش کردۆ بۆ ئێرە زۆر عەزیێتت کێشاوە ئێمە بانگێش حەڕانجمەکە نازێ خانجێت لێم قسانە من شارێکم بۆتان حازر کردووە شارەکەش بە ناوی شارەکەش بە ناوی ئەی لەو کچە ئازایە شەڕوانی ڕۆژ ئاوایە کەزیەکەی هۆنیوە خۆری تێتا بینیوە دوژمن هاتوو لێی بڕێ وای زانی کە دەگری کچە کوور هەر پێکەنی وتی تۆ هەر نازانی کەزەی من دەڕوێتەوە وەکو گوڵ دەکرێتەوە هەر تاڵێکی داستانە بۆ بەرگری ژیانە کەزیەم دەبێتە ئاڵا بۆ نیشتیمانی باڵا فەرموون فەرموون سەرەتا سڵاتتان لێبێ منم ناوم ئەلی مەحەمەد فەتحوڵایە لە تیمی چەپکە گوڵەکەی مامۆستا ئامەدم ئەمڕۆ کە هاتم بۆ بەرنامەی ئەڤینژین و ژیان زۆر دەستخۆشی لە ئەڤینژین و سپاسی ئەڤینژین و ژیان دەکەم و هەروەها دەستخۆشی لە بەرنامەکەی دەکەم شارێکم بۆتان ئامادە کردووە فەرموون قڕمان دەکەن بۆ سدبارە عەبدوڵڵا پەشێ و جوانی فەرمووە لەسەر دوژمنانی کوور بەبیریان بخەمەوە کە تووشی چی بوون قڕمان دەکەن قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕێن نیشتیمانمان بکەم بەما لێ ناگەڕێن گۆشتمان بخۆن وەک قەل و داڵ شایی بکەن دەکەین بەشین برسەدانێن کەستان دەکەین بە پێکەنین دەبینە کەلەکەی زمان و تانەی سەرچاو دەبینە مووی ناخۆراک و خەڵتێنەوە تا چرای ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکای نابین بە چاوی خۆتان زۆر زۆر سپاس دەست خۆش هەر بژی نازێ خان وازت لێ ناهێنن هات نازێ خان دەگیری دڵی خۆشە هەمووی پێکەوە چۆن ناتوانی قوربانی دادە نازێ من داوای تۆ دەکا دادە فەرموون فەرموون لەبەر کاتەکە دەبێ بفەرمێ ئەوینجان دەبی یارمەتی دادە نازێبێ باشە کەرەم کە لای مامۆستا ئامەد لەبەر کاتی بەرنامەکە لایڤە باشە بەساقا ئێمە شەنازی بە کوردایەتی خۆمانەوەکەین لای مایکەکە قسە بکە گوڵە باخ ڕووبەڕوو خەی ناکە ڕووبەڕوو قسە بکە ئێمە شەنازی بە کوردایەتی خۆمانەوەکەین فەرموو بڵێ دادە نازێکیان فەرموو تەنیشتی ئێمە شانازی بە کوردایەتی خۆمانەوەکەین تۆ کاتێ شانازی بە کوردایەتی خۆتەوە کورد ئاوازێکی زۆر خۆشت لە کوردستان دەرکرد ئەوە ئێمە شانازی بە ئاوازەکەی تۆوە دەکەین بۆیە هەردەم لەسەر زانمانە و دووبارەی دەکەینەوە دەستخۆشی لە ئاوازەکانت دەکەم کە ئاوازێکی زۆر جوان و شعرەکانت زۆر جوانن زۆر سپاس دادە نازگیان زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ تەواوی کورد و کوردستان زۆر سپاس زۆر سپاس نازانم نازێ خان کەرم کە بڕۆ لای مامۆستا با یەک تۆز قسە لەگەڵ دادە نازێ بکەم تۆز مافی بەمێ باشە نازێ خانجان ئەرکی تۆ ئێستا قورس بوو لە داهاتوو چاوەڕیشتی گەورەتر و باشتر ئێشتا بەڵێ چی لە ڕێگایە شتی باش سرود نیشتمان کوردستان دەزانم لە نزیکەوە ئاگادارم ئێستا باسی ناکەم بەڵام لەبەر هاتنی ئەم فێرخوازە ئازیزانە حەزمان کرد ئەمڕۆ لەگەڵمان بێ خاتری نەشکانین بەرنمەیەکی تێر و تەسەل هەر پێکەوەکەین گفتوگۆی هوەری زۆر تایبەت سپاسی جەنابی دکتۆری شەکەم شان بە شان لەگەڵت یارمەتێکی زۆرە زۆر زۆر سپاست دەکەم مەمنون من ئەو کاتی تۆم ناسی ئێستا ژیانی هاوژی پێک نێناوە باشە ژیان بەخۆشی بەڕێواتێ زۆر باشە دەی هەر بژیت شتێکی تایبەت هەیە بڵی نازێ خان هەموو لایەک خۆش بەخت بن ئامین ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم گوڵەکەم ئافەرموو با دوا قسە بکە ئەم منداڵە
ئەزانن بۆ دوژمنان ڕقیان لە ئێمەیە ئەزان لەبەرچی ئەمەوێ بۆتان باس بکەم کە دوژمنان لەبەرچی ڕقیان لە ئێمەیە خودای گەورە زۆر ڕێزی لە خاکەکەی ئێمە گرتووە ئەگەر خاکەکەمەوە پیرۆز نەبووایە کەشتیەکەی پێغەمبەر نوح لێرە نەئەبوو بۆیە وا دوژمن ڕقی لە دەنگ ئێمەیە ئێمە کورد زۆر بە سەبری شت ئەکا کورد زۆر ئازارێکی پێگەیشتووە بەس لە ناکاتە پێیان ئەتەقینەوە کە خۆشیان بە خۆیان نەزانن دەستخۆش زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس مامۆستا ئەگەر قسێکی کۆتاییت هەیە زۆر مەمنونە بم ئەگەر بە خێرایی بێ بە وابزانم کاک پشکۆ دەبێ گۆرانی کۆتایی نازەیخان لەگەڵ منداڵەکان ئێوە خڕ ببنەوە دادە نازێکیان مایکەکە وەرەگرێ فەرموو نازەیخان گیان سوپاسی هەموو لایەگەکەم فەرمونون نازێک گیان بەس مایکەکەم بەرێ منداڵە مامۆستا ئامەد ئەگەر ڕێکیان خەی سوپاس دەکەم بەس مایکەکەم بەرێ بەلێ دەزانم فەرموو یاڵە ئەچنە لای تابلۆکە دەفەرمونون تۆزێ بە خێرایی سوپاسستانەکەم مامۆستا ئێوە فەرمونون ئەم منداڵانە ڕێخەن لەگەڵ نازێخان بە گۆرانی نازێخان کۆتایەنین بەس با ئەم دوو منداڵە جوانە باسی تابلۆکانیان بکەن زۆر بە خێرایی ناوی بەڕێزت سڵاو من ناوم بارینە بەڵێ بە یارمەتی لە کۆمەڵگەی پەروەردەی بارزایی نەمر بە یارمەتی مامۆستای هونەر مس شارە توانیمان چەند تابلۆ لە پێناو کوردستان بکەین هەر تابلۆیەک و معنای خۆی هەیە بەڵێ ئەم تابلۆیە کەزیەکی کچێک مایکەکە نزیکە بارینجان ئەم تابلۆیە کەزیە وەکو دەزانن ماوەیەک پێش ئێستا کەزی کچە کوردێکیان برد و مایکەکە نزیک بارین کەزی کچە کوردێکیان بڕی و دواتر شەهیدیان کرد ئەمە من کردومە دڵی خۆمە لەسەر ئەم تابلۆیە دامناوە ئاڵای کوردستانم لێداوە چونکە من چەند مام و باپیرانم لە پێناو خاکی کوردستان شەهید بوونە دەستخۆش گەلێک سوپاس بارینجان ئەمە سروشتی کوردستانە بێ بە ئەم قسەمان بۆ بکە سلااو من ناوم لاوێزە تۆ باسی تابلۆکانەکەی کەرم کە بە خێرایی لە بەرەوە چینە لای گۆرانی یەکەم جار من شارە هاوکاری مەی کرد و گوتی دەزانم ئەنگۆ دەبێنە بە هونەرمەندێکی مەزن منیش ئەو تابلۆم دروست کردیا ئەو باسی خاکی نیشتیمان دەکا وەکو نەخشەی کوردستانی گەورە ئەوەش قەڵاتی هەولێرە بەڵێ ئەوەش مۆنۆمنتی هەڵەبجەیە بەڵێ ئەوەش جەمەدانی کوردانە هەر سپاس زۆر زۆر سپاسانەکەم چەپڵەیەکی تایبەت بۆ ئەو دوو گەنجۆکێ هیچ کاتم نەماوە باشە زۆر داوای لێبوردنەکەم بینەرانی خۆشەویست مامۆستای بەڕێز زۆر زۆر سپاس بۆ هاتنتان لە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمرەوە بەرنامەی ترمانە بێ ئەمە تایبەت بوو هەر ئەوەندە چالاکی فریاکەوتین خاتو نازێ عەزیزی گەلێک سپاس مامۆستا ئامەد سپاس بۆ خۆت و ئەم منداڵە جوانانە سپاس بۆ بینەربوونتان کینە ئەم کینە ئەم کوردم ئەم ئەوەی تر ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات کوردستان یەک وڵاتە ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵاتە کوردستان یەک وڵاتە ڕۆژ ئاوا مەجیانە فەرموون گۆرانیەکە ڕۆژ چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دەبارێ هێسرە چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دەبارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەک دیلانە سەبرا دلان
دەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوڕی هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە ئەب چەند ساڵم من دەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوڕی هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەختی لەنە سەبرا دلان ئەڤین ژن و ژیان پێشکەش کرا.